بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێ بەعزیزانم خۆشحاڵم لە ڕووماڵێکی تایبەت بە خۆپیشاندان و گردبوونەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵابجە بۆ پشتیوانی لە قودس ڕووگەی یەکەمی موسڵمانان لە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویستدا دەبین کەوا بڕیارە کاتژمێر 4 ئەمڕۆ ڕێپێوانێک بۆ ئەم مەبەستە لە شاری سلێمانی و لە هەڵابجەوە لە هەندێک شوێنی دیکە ساز بکرێت. قودس ڕووگەی یەکەمی موسڵمانان کێشەیەکی دوور و درێژی هەیە لە نێوان هەر سێ ئاینی موسڵمان و مەسیحی و جوەکان و بە شوێنێکی زۆر استراتیژی لە ڕووی سیاسی و جیۆپۆلیتیکی دادەندرێت لە ناوچەکەدا. بۆیە بە درێژایی مێژوو تاوەکو ئێستاش کێشەی قودس هەر لە نێوان ئاینە جیاوازەکان بەردەوامی هەیە. ماوەی 11 ڕۆژە جوولەکە هێرشێکی چڕی بۆ سەرکەرتی غەزە لە نزیک قودس دەست پێ کردووە و موسڵمانێکی زۆر کە تا ئێستا بەپێی ئامارەکان نزیکەی 300 موسڵمان شەهید بوون و ژمارەی بریندارەکانیش گەیشتووەتە نزیکەی 2000 بۆ 3000 موسڵمان. لەو چوارچێوەیەدا وەکو هاوسۆزەیەکی ئاینی و پرسێکی عەقیدەیی موسڵمانان لە ناوچە جیاوازەکانی جیهان بۆ پاڵپشتی لە موسڵمانانی غەزە ڕێپێوان ئەنجام دەدەن و ناڕەزایەتی دەردەبڕن. لەم چوارچێوەیەدا ئەمڕۆ لە شاری سلێمانی و لە هەڵابجە گربوونەوە و ڕێپێوان بەڕێوە دەچێت. ئێمە ئەمڕۆ لەگەڵتان دەبین بۆ ڕووماڵکردنی ڕێپێوانەکان. سەرڕای هەوڵەکان بۆ ئاگربەست بەڵام هێرش و موشکبارانەکان لەلایەن هەردوولانی فەڵەستینی و ئیسرائیل بەردەوامی هەیە. لەو چوارچێوەیەدا سوپای ئیسرائیل لە ڕێگەی فڕۆکەی جەنگیەوە هێرشی کردە سەر باڵەخانەیەک لە شاری خانیونس و ژمارەیەک هاوڵاتی بریندار بوون. هاوکات گۆڕەپانی شوهەدان لە کەمپی پەنابارانی جەبالیا بۆردومان کرد. بەلەما جەنگەکانی ئیسرائیلیش کە ناراوەکانی باکووری کەرتی غەزە و شاری خانیونسیان بۆردومان کردووە. شەوی ڕابردوو سوپای ئیسرائیل 60 هاوڵاتی فەڵەستینی لە کەناری خۆر ئاوات دەستگیر کردووە. لە بەرامبەردا کەتیبەکانی عیزەدین قەسام سەرلەبانی ئەمڕۆ قافڵەیەکی گواستنەوەی سەربازانی ئیسرائیلی لە زیکیم لە باکووری کەرتی غەزە کردە ئامانج. سوپای ئیسرائیلیش ڕایگەیاند لە 11 ڕۆژی ڕابردوودا 4070 موشکیان لە کەرتی غەزەوە ئاراستەکراوە و چارەسەر بۆ 345 کەس کراوە. باپەی دوای ئامارەکانی وەزارەتی تەندروستی فەڵەستین لە ناوچەکانی غەزە و کەناری خۆر ئاوا و قودس 255 فەڵەستینی شەهید بوون. لەبەرەی ئیسرائیلی داگیرکەریش 14 کەس کوژراون و دەیان کەسیش بریندار بوون. موسا ئەبو مەرزوق جێگری سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس ڕایگەیاند کە پێشبینی دەکەن لە ماوەی 1 یاخود 2 ڕۆژدا ئاگربەست لە کەرتی غەزە ڕابگەیەندرێت. موسا ئەبو مەرزوق لە لێدوانێکیدا بۆ کەناڵی تەلەڤیزیۆنی ئەلمیادین لە ناوەندی کە ناوەندەکەی لە لوبنانە باسی لەوە کرد کە چاوەڕوانن ئەو هەواڵانە بۆ ڕاگەاندنی ئاگربەست دەدرێن کۆمەڵێک هەوڵهەن کە دەدرێن سەرکەوتوو بن. بەپێی ئەو زانێرانەی کە کەناڵی جەزیرە بڵاوی کردوتەوە، توروێن سڵاح نوێنەری نەتەوەی گرتوەکان بۆ کاروباری ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قەتەر لەگەڵ ئیسماعیل هەنیە بەرپرسی مەکتەبی سیاسی حەماس کۆبووەتەوە. سەرچاوەیەکی ئەمنی لە میسر با ڕوویتەرزی ڕاگەاندووە ئیسرائیل و فەڵەستین ڕەزامەندیان لەسەر ئاگربەست ڕاگەاندووە بەڵام گفتوگۆ بۆ ڕێکەوتن لە سەروەردەکاریەکانی بەردەوامی هەیە. لەلایەکی دیکەوە جۆ بایدن داوای لا بنیامین ناتانیاهۆ کردووە کە هەوڵی زۆرتر بدات بۆ ئاگربەست. جێگری سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس وتی پێشبینی دەکەم لە ماوەی 1 یاخود 2 ڕۆژدا لە ڕێگەی هەوڵە دیبلۆماسیە نێودەوڵەتیەکانەوە ئاگربەست لە کەرتی غەزە ڕابگەیەندرێت. ئەبوو مەرزوق باسی لەوە کرد کە ئیسرائیل هێزی ئەوەی نییە لە زۆر بەرەدا شەڕ بکات. لەبەرەوە تەل ئەبیب زۆر نیگەرانە لەکردنەوەی دەرگاکانی دۆزەخ بەسەریدا. موسا ئەبوو مەرزوق جێگری سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس ئەوەی خستە ڕووکە سەرەتا ئەمریکا قبوڵی نەبوو بابەتەکە لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی گفتوگۆی لەبارەوە بکرێت وتی هەڵوێستی واشنگتن لە دوای لێدانی تەل ئەبیب لەلایەن بەرگری فەڵەستینەوە گۆڕدرا وەکو خۆی نەما.
بەڕێزان لەسەر ئەم پرسە لەگەڵ بەڕێز فاروق محەممەد مامۆستای زانکۆ گفتوگۆی زیاتر دەکەین. مامۆستا فاروق بەخێر بێن، سپاس بە ئامادەبوونی بەڕێستان. مسلمانان چۆن لە پرسی قودس بڕوانن؟ سەرەتا دەمەوێت باس لە کێشەیەکی مێژووی قودس بکەین لە نێوان هەر سێ ئاینەکەدا و بزانین ئەم پرسە مسلمانان بەگشتی چۆن وەری بگرن، وەکو کێشەی نێوان عەرەب ئیسرائیل وەری بگرن یاخود ئەمە وەکو پرسێکی ئاینی سەیر بکەن. بەڵێ بەناوی خۆی گەورە میوان سوال و جنابتان و سڵاو ڕێز بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. دیارە قودس پرسێکی گرنگ و مێژووی و بەڕاستی هەم ئاینی و چارەنووسازیشە. ململای ئەسەر قودس مێژوویەکی دوور و درێژی هەیە و لە نێوان ئاینە جیاوازەکاندا ئەم شوێنە ئەم پێگەیە پیرۆزە و تایبەتی لایەن مسلمانەکان کە قبلەیەکەی مسلمانان و سێمین پیرۆسترین شوێنی مسلمانەکانە، سێم حەرەمی مسلمانانە، بۆیە پیرۆزی و گرنگی تایبەتی هەیە و ململانش بەڕاستی هەر لە سەردەمانی پێشووە و لایەن ئاینە جیاوازەکان شۆ ململای لەسەر و قودس چەندی جار ڕوبەڕووی هەڵمەت و ڕوبەڕووی شەڕ و ململانیەوە داگیرکردن بۆتەوە. ئەگەر دیقەت بین بۆ نمونە لە ڕابردوودا بۆ نمونە لە ژێردەسی ڕۆمانەکانە بۆ دواتر لە سەدەمی عومەری کوڕ خەتابە بۆ یەکەم جار فەتح کرێ، پاشان لە حملە یەکەمی خاچەکان لەیان ئەوروپیەکانەوە کە کاتێک بە فەرمانی پاپۆییەوە بۆ بە ناوی ئاینی مەسیحیەوە دێن بۆ ناوچەکانی ڕۆژهەڵات لە یەکەم حملی سەلیبیە قودس داگیرەکەن تاکو سەلاحەدین ئەیوبی جارێکە بۆ دووەم جار فەتحی دەکاتەوە. پاشان لە ژێردەسی وەکو ناوچێکی ژێردەسی دەوڵەتی ئیسلامی وەکو ناوچەی ژێردەسی دەوڵەتی عەباسی عوسمانی دەمێنێتەوە تا کاتێک کە دوای جەنگەکەمی یاخود بڵێن لە سەربەرنی جەنگەکەمی جیهانی دەوە دوای جەنگ جارێکە داگیرەکرێت و تا ئەمڕۆ بینین کە کۆمەڵی کێشە و ململان و قەرانی زۆری لەسەرەوە بەردەوام تا دێ بەرەو ئاڵۆزی دەڕوە. چونکە بەڕاستی ینی هەم لە لای ئاینەکان گرنگە و هەمیش بەڕاستی ئەمڕۆ ینی جیالەوەی کە پرسێکی ئاینیە، ینی زۆر جاریش بۆ ململانێ یاخود بۆ ململانی زلهێزەکان نێودەوڵەتی بەکاری دێنن کە ئەوێ لە ڕێگەی ئەو پێگەیەوە کە لە ئەو ناوچەی دروستیان کردووە بیانەوێ ئەجەندای خۆیان ئەجەندای وڵاتانی زلهێزەوە جێبەجێ بکرێت. هەرچەندە لەسەر پرسی ئاینەکە دەمەوێت زیاتر بمێنمەوە، بەڵام لەسەر ئەجەندای نێودەوڵەتیەکە بۆچی وڵاتانی زلهێز پاڵپشتی ئیسرائیل دەکەن سەبارەت بە پرسی قودس؟ بۆچی چەقی جیۆپۆلیتیکی یاخود گرنگی ئەم ناوچەیە لە چیدایە؟ ئەمریکا ڕێگە لە نەتەوەی گرتوەکان دەگرێت کە ڤیتۆ بەکاردێنێ دژیەوەی کە بەیاننامەیەک دەربکەن. ینی گرنگێکی لە چیدایە بۆ نەتەوەی گرتوەکان و بۆ ئەمریکا بەتایبەت؟ لە ئەمریکا ئەتوانین بڵێن جوولەکە لە ئەمریکا لۆبێکی بەهێزیانەیە و زۆربەی ئەتوانین بڵێن هەموو یاخود زۆربەی هەر زۆری سەرۆکانی ئەمریکا کاتێکە دێنە سەر کاتی حملی انتخابات هەوڵەدەن لە ئەنگلی وەلای جوولەکە بۆ خۆیان بەدەست بێنن و بۆ نمونە بەتایبەتی لە سەردەمی ترامپ بینیمان ئەمە زۆر قوڵ بووە کە زۆر پشتیوانی جوولەکانی دەکردووە بڕایدا کە سەفارەت بگوازێتەوە لە تەلەویوە بۆ قودس. بۆ یعنی لۆبێکی بەهێزیانەیە و هەمیشە ئەمریکا بەتایبەتی لە دوای دامەزاندنی دەوڵەتی ئیسرائیلەوە لە دوای پاشەکشەکردنی نفوسی بەریتانی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا هاتووە سەر خەت و گوزلێتێکی جیهانی بەردەوام لە پشتی جوولەکە لە پشتی قەوارەی ئیسرائیلەوە وەسێتەوە. بۆیە یعنی پێگەیەکی ئەتوانین بڵێن وڵاتانی ڕۆژئاوا ئەمریکای بەتایبەتی لە ناوچەکەدا و لێوە دایانەوێت کە ئەو ئەجەندا و بەرنامەی کە خۆیان لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چۆنەڵی بیسەپێنن، چونکە بانەوێت نەمانوێت کە ینی ئیسرائیل لە ناوچەیەکە و ئەم ناوچەیەش بەڕاستی دەوری دوا بە کۆمەڵێک نەتەوەیکە بەتایبەتی بۆ منە عەرەب و هەروە مسلمانەکان ئەمە وای کردووە کە بەردەوام لەم ناوچەیەدا ململانەیەک لە ئارادا هەبێ و کاتی خۆشی کە بنون لە سەردەمی بەریتانیەکاندا کە ئەو ناوچەیان پێدرا کە ئەوان وعدیان بەریتاندا کە بەژۆردەکانی بەریتان ناوچەکەدا دەپارێزن بەتایبەتی کە دەکەوێتە بۆ منە هاوسنوورە لەسەر میسر وەروەها لە شوێنێکی جیۆپۆلیتیک گرنگە لەسەر دەریای ناوەڕاستە وەروەها ئەکەوتە سەر ڕێگەی بەریتانیا کە بە ناوچەی نۆکەندیسیۆس و دەریای سوورە تا گاتە هیندستان کە ناوچەیەکی گرنگ بەڕاستی بۆ بەریتانیەکان و تا ئەوەی کە بەریتانیا لە ساڵ 1940 لە هیندستان دەرەچێەوە لە 1950 لە نۆکەندی سوێدش دەرەچێت تاکەدە بەڕاستی بۆ بەریتانەکان ناوچەیەکی گرنگ بووە ئەمان بەڵێن نەداوە کە دیفاع لە بەژۆنەکانی بەریتان لە ناوچەکەداکەن و بە هەمان شێوەش ئێساش لەگەڵ ئەمریکا پەیوەندیی بێزیانیە و بەژۆنەکانی ئەمریکا لە ناوچەکەدا دەپارێت هەرچەند ئەمریکاش بەڕاستی کە وەکو پشتیوانی یەکەم کە ئەم قەوارەی پاراستۆ لە ناوچەکەدا. زۆر باش. مامۆستا پێش 48 پێش ڕاگەاندنی قەوارەی زایوێنی و دەوڵەتی ئیسرائیلی لە ناوچەکەدا جوولەکان لە شوێ بوون بۆچی لەو شوێنە نەمابوون و بۆچی دوایی وەکو بینیمان لە 1970
لە پەیماننامەی بەلفۆر کە بەریتانیا وعدی پێدان لەوێ ناوچەیەکی جێنفوزیان بۆ دروست بکات. بۆچی گەڕانەوە ئەو ناوچەیە؟ دیارە جوولەکە دەوڵەتێکیان نەبوو بە ناوی دەوڵەت و لە سەردەمانی ئەتوانین بڵێن لە پێش زاینەوە کە یەک دوو قواری بچووک منیشتنی بچووکیانەوە کە منیشتان لایەن بابلیەکان لایەن ئاشوورەکانەوە چۆنڵی لە ناو براوە یا خوڵێن ڕخێنرابوون و هەروە لە سەردەمی ڕۆمانەکانژە کاتێک کە دژی ڕۆمانەکان ئەجوڵێنەوە بە ناوچەکانی ئەوروپادا پەرش و بڵاویان دەکەنەوە بۆیە جوولەکە بە ناوچەکانی ئەوروپادا پەرش و بڵاوم ڕاستی و لە ناوچەکانی ئەوروپاژە لەگەڵ وڵاتانی ئەوروپیدا لە کێشە و مەشاکیلی گەورەدا بوون بۆ نمونە لەگەڵ ڕووسەکاندان پەیوەندیان زۆر خراپ بوو لە و هەر لە مەژدا پەیوەندیان خراپە لەگەڵ ڕووسەکاندا و لە ناوچەکانی تری ئەوروپا بە هەمان شێوە بۆیە جوولەکە بیریان لەوە دەوێت کە شوێنێک بۆ خۆیان پێکەوە بنێ وەکو قەوارێک و دەوڵەتێک و ئەوروپیەکانیش بوو ئەمە بەڕاستی ئانووس کە چۆنەڵی پیان نێرنە شوێنێک یاخود دووریان بخەنەوە کە بە شێوەیەکە کێشە و مەشاکیل و شەڕیان لە خۆیان دوورخەنەوە بۆیە تا دوجار کە بەڕاستی بۆ فکرەکە ژەگەڕێتەوە بۆ دروستبوونی حرەکەی صهیۆنی کاتێکە لە ساڵی 1970 بوو یەکەم جار یەکەم کۆنگرەی صهیۆنی دەبەستن و لە بازل لە سویسرا لە ژێر سەرپەرشتی و بیرۆکەی تیۆدەر هێرتزل کە بە باوشی دەوڵەتە جوولەکە داهێنرێت بۆ یەکەم جار لە ئەو ساڵەدا لە 1970 قەوارەی یاخوڵێن حرەکەی صهیۆنێت دروست دەکەن وێتە حرەکەی صهیۆنێتە هەوڵ و تێکۆشان و ئیتر هەوڵەکانی ئەخادەگەڕ هەر چۆنێک بێت لە هەر پێگەیەکی جیهان دابێ بتوانن دەوڵەتە بۆ خۆیان دروستکەن ئەگەر نا لە سەرەتادا ڕێن لە فەلەستین نەبوو بە دوای ناوچێتردا دەگەڕان بۆ نەبیدان لەوە کردووە کە لە ئۆغەندا دەوڵەت دروستکەن بیران لە ئەرجەنتین دەکردەوە تەنە بیران لە ناوچێت تا دوجار هاتن سێکە سەرێکە هەوڵبن لە فەلەستین ئەم دەوڵەتە بۆ خۆیان دروستکەن. جوولەکەکان و صهیۆنیەکان ڕێژەیەکی مێژوویان نەبووە لەوێ ئەوان ئەمە بە پرسێکی عەقیدەیی بۆ خۆیان سیر دەکەن لە ڕووی ئاینیەوە لە ڕووی ئاینیەوە قودس تەمانۆک و قودس وەکو بەیت المەقدس لە لای هەموو ئاینەکان پیرۆزە بێگومان لای جوولەکەش پیرۆزە چونکە جوولەکان بۆ نمونە کە لە سەردەمی حەزەتی سولەیماندا لەوێ شوێنێکە بۆ پەرستگیەکە بۆ کە پێوترێ هەیکەلی سولەیمان ئەوان پێیان وایە کە ئێستا ئەم هەیکەلی سولەیمانە کە ئەبێ قودس لاچی یاخود قودس بڕوخێنن تاوەکو هەیکەلی سولەیمان دروست بکەن کە شوێنی تەعەبودی یەهودیەکان بووە و ئەگەر نا بۆ منە کە قودس یعنی هەر لە سەردەمی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەلام پیرۆزی خۆی هەبووە کە بەشێک سەرچاوەکان ئاماژەبن کە حەزی ئیبراهیم قودسی دروست کردووە 40 ساڵ دوای بنیادنانی کەعبە بیت و پاشان بۆ منە پێغەمبەرانی کە لەوێدا بەردەوامون و ئەم قودس بەردەوام نۆژەن کراوەتەوە فراوان کراوە گەورە کراوە و جاربا تووشی داڕوخان و داڕمان هاتۆ دروست کراوەتەوە بۆیە ئەوان پێیان وایە کە هەیکەلی حەزەتی سولەیمان ئەکەوێتە ژێر قودسی ئێستاوە بۆیە ئێستا کە ئەگەین کە لە ژێر قودسا خەریکی لێدانی تونێل و گەڕانن بە پاسای خۆیان کە بە دوای هەیکەلی سولەیماندا دەگەڕن جارێکی کە قودس لەوێدا چۆڵی هەیکەلی سولەیمان بنیاد بنێنەوە ئەگەر نا دوجارمە لای ئاینەکانی کە لای مەسیحی بۆ من لای مسلمان بەتایبەتی کە پیرۆزە کە ڕووگەی یەکەمی مسلمانان بووە بەڵام وەکو کە بڵێن دانیشتووی جوولەکە لە قودس و لە فەلەستیندا بێگومان بەشێ لە جوولەکە لە فەلەستیندا بوونیان هەبووە و بۆ نمونە لە سەربەندی جەنگ یەکەمی جیهانیدا لە 108 دانیشتوانی فەلەستین جوولەکە بووە لە 108 وەکو جوولەکەی ڕەسەنی خەڵکی ناوچەکە بۆیە ئەمە بێت دوو پرس لێک جیا بکەینە بەڕاستی پرسی جوولەکە وەکو دانیشتوانی شوێنەکە دانیشتوانی پرسی حرەکەی صهیۆنێت بۆ ئەمەی کە لە 108 دانیشتوانی ناوچەکە جوولەکە بووە هەنێ مەشێکی ئاسایی و جوولەکە لە سەردەمی دەوڵەتی ئیسلامیدا سەردەمی عوسمانەکاندا پێکەوە ژیاوم بەڵام دوای وعدی بەلفۆر دوای دامەزانی حرەکەی صهیۆنیە و دوای وعدی بەلفۆر دوای کە هەوڵدرا جوولەکانی جیهان لە ئەوروپا و لە شوێنەکانی تری شەرقیشەوە تەنانەت کۆچیان پێ بکرێ بۆ فەلەستین ئەلێرە کێشەکە جارێککە بە قوڵی سەر هەڵدادەوە کە تا ئەمڕۆ ئەبینین چارەسەر نەکرەوە ئەمە کارێکی ناسایی و شەرعیە کە جوولەکەی هەموو جیهان لەسەر ئەرزی خاکی لەسەر خاکی وڵاتێکی کە نەتەوەیەکی کە بێن کیانە بۆ خۆیان بنیادن ئەگەر ناو جوولەی کە خەڵکی ناوچەکان ئەمە بێگومان لە 108 بۆ وتوان لەو کاردا ئەمە خەڵکی ناوچەکان من دەمەوێت جیاوازەی بکەین لە نێوان زانویستەکان و خودی جوولەکەکان ئەمە زۆر جار باز دەکرێت کە جوولەکە هەمووی لەگەڵ ئەم پرسەنیە کە ئێستا زانویستەکان بەسەر گەلی فەڵەستین و بەتایبەت غەزەدا دەیهێنن دەمەوێت بینەران زیاتر لەبارەیەمەوە بزانن زانویستەکان هەرچەندە پێشتر کەمێک ئاماژەت پێکرد بۆچی جیاوازن لە گەلی جوولەکە بەگشتی طبعا حرەکەی صهیۆنە کە یەکەم جار لەسەر دەستی تیۆدەر هێرتزل دامەزرا بەڕاستی
ئەمانە هاتن ئەم جوولەکان لە بعدێکی نەتەوەی بعدێکی ئاینی و گۆڕی بەرەو بعدێکی نەتەوەی یاخود بەرەو حرەکەیەکی قەومی هەنگاویان پێ هەڵگرت. پێشتر کێشان نەبوو کە بعدێکی ئاینیان هەبوو جوولەکە لەگەڵ مسلمانە لەو ناوچەیەدا لە سەردەمەکانی پێش سەهیۆنیەوە و لە سەردەمی بۆ تاتوانستم عومەر خەتاب تاگا بە سەدەمی سەلاح الدین و تا دواتر لە ژێرسی دەوڵەتێک دوایەکان و دەوڵەتی عوسمانیدا جوولەکە بە ئازادی لەو ناوچەدانە ژیاون و طقوسی دینی خۆیان کردو مەراسیمی ئاینی خۆیان جێبەجێ کردو و ژیانی ئاسایی خۆیان لە پاڵنەتەوەکانی تردا گوزەراندووە و ئازادی سیاسی ئازادی کارکردن ئازادی بۆ منە بازرگانی هەموو جۆرە ئەو کاتانێک کە لە ژێر دەستی مسلمانانیشدا بووە بە تایبەت کە عومەری کوڕی خەتاب بۆ ناوچەیە فەتح کردووە دوای سەلاح الدین ئەیوبی جوولەکە هەر پیرۆزی ئاینەکانی خۆیان جێبەجێ کردووە لەو ناوچەدا هیچ کات لەو ناوچانەدا ڕوبەڕووی ئەوە نەبوونەوە کە ڕێگریان لێ بکرێت لە ژیانی ئاسایی و لە ژیانی ئاینی خۆیان و تەنانەت بۆ منە کە عومەری کوڕی خەتاب کە ئەوە لە مێژودا تۆمار کراوە کە کاتێک فەتحێکات چۆن لەگەڵ خەڵکە بە مرۆنەت مامەڵە دەکەوە و سەلاح الدین ئەیوبی چۆن تەنانەت بۆ منە کەنیسەکان شوێنە ئاینەکان و خۆی لێ دەگەڕەوە خۆی دەمێنێتەوە و لە سەردەمی عوسمانەکاندا یەکەم جار جوولەکان بوون کەوەی کە پێوتێ بۆ منە وەکالەت یعنی چۆنڵی بازرگانیان کردو و کاڵای دەرەوای هێناوتە ناوچەکە لە سەرانسەری ناوچەکانی ژێرسی دەوڵەتی عوسمانیدا لە فەڵەستین و لە دەرەوەی فەڵەستینیش بە ئازادانە کار و ژیانی خۆیان گوزەراندووە گرفتێکی بەڕاستی ئەوتۆ لە نێوان مسلمانان و یەهودیەکان و مەسیحەکاندا لە ئارادا نەبووە بۆ جگەلەوەی کەوتمان هەنجار ڕۆڕی حملەی سەلیبی و ڕۆڕی شەڕ و ئەوە بۆتەوە کە ئەوروپیەکان شاڵایان هێناوە بۆ ناوچەکە بەڵام لە دوای سەردانی حرەکەی صهیونیت بەڕاستی ئەمە بعدێکی قەومی وەرگە بەرەو حرەکەیەکی ڕەگەزپەرستی زایۆنی سەری هەڵداوە بەرەوە هەنگاوینە ئەلێرەوە بەڕاستی کێشەکان قوڵە بنەوە کێشەی گەورە دروست دەبێت کاتێک کە تۆ بۆ نمونە ئێستا گە سەری فەڵەستین بکەین وتمان لە ساڵی 1940دا لە سەربەنی جەنگی یەکەمی جیهانیدا لە سەدا هەشتی خەڵکی ناوچەکە فەڵەستین جوولەکە بوون جوول بەڵام ئێستا بەردەوام لە وڵاتانی ئەوروپا و کۆچیان پێکراوە ئەمە ڕێکخراوی صهیۆنی خۆی کاری لەسەر کردووە سنووقی دامەزراندووە پیتاک و هاوکاری جوولەکەی کۆ کردەوە خەڵکیان هانداوە و کاتون بە ناوچەکانی شەرق لەسەر خاکی فەڵەستینی خاکیان داگیر کردەوە خانوویان بۆ دروستکردن و ینی هەموو جۆرە هەوڵێکیاندا کە جوولەکانی گیان کۆچ پێ بکەن بەرەو فەڵەستین ئەمە کارێکی ناسایی و ناشرعی بەڕاستی وە لە ئێستادا گەر دیقەت بێ نزیکەی لە سەدا پەنجاوێکی ئەوەی کە سەر خاکی فەڵەستینە بڵێن بە قوارەی ئیسرائیل و بە خاکی فەڵەستینەوەمیەوە لە سەدا پەنجاوێکی جووە لە سەدا 49 تقریبا عربە بەڵام ئەم لە سەدا پەنجاویەکە یاخود ئەم تقریبا نزیکی لێکەوە نزیکن ئەم لە سەدا پەنجاوەکە لە سای 85 خاکی فەڵەستین لەژێر دەستیاتی و ئەو لە سای 49 لە سای 15 خاکی فەڵەستین لەژێر دەستیاتی ئەمە چۆن کارەکە ئەلێەوە گەیشتۆ بە ئەمڕۆ کە ئەمە لە ئەنجامی زوڵم و نەعادالەتی و لە ئەنجامی بەزەبری هێز و بە ڕاودونان و هەڵکردنی خەڵکی ڕەسەن لەسەر خاکی خۆیان ئەم کارە گەیشتۆ بە ئەمڕۆ ئەدەمێ بزانم کە ئەم زەبر و زەنگەی دەکرێت تەنها لەلایەن حرەکەی ڕەگەزپەرستی زانستیەوەیە سەهیۆنیەوەیە یاخود ئەم حرەکەی پاڵپشتی کاملی جوشی هەیە بەڕاستی طبعا بەدە حرەکەی صهیۆنی لە پشت ئەم کارەوەی و لە پشت دروستکردنی دەوڵەتی ئیسرائیلەوەیە و ئەگەرنا بەشێ لە جوولەکە بەتایی جوولەکانی دەرەوەی حرەکەی صهیۆنیت لەگەڵ ئەم کارەی حرەکەی صهیۆنیدا نین لەگەڵ ئەم کارەی ئیسرائیلە نین بۆ منە ئێمە جووەکانمانەیە هەنێ لە حاخامەکانیمانەیە کە ینی کار بۆ یاخود بانگەشە بۆ سەردەمی لا صهیۆنیت دەکەن بۆ لەگەڵ صهیۆنیتدانن پیان ئەم کارێکە جوئێکا لە ئیسرائیل لە فەڵەستین ئیسرائیلەکان ئەیکەن بەرامبەر خەڵکی فەڵەستین کارێکی دژمنکارانەیە کارێکی تونڕەوانەیە بۆ منە بیرمەندی وەکو نوعم چۆمسی کە گوێشی ئەمریکیە دژی حرەکەی صهیۆنیت دژی ئەم کارانە کە دەوڵەتی ئیسرائیل بەرامبەر کە خەڵکی مەدەنی و خەڵکی سیڤیل و خەڵکی فەڵەستینی و پێڵەسیەوە ئەنجامێدا بۆیە ینی بەشە لە جوولەکان بەڕاستی لەگەڵ کارەکانی صهیۆنیتدانین و بە کارێکی ناڕەوا نادروستی دارێن و بگرە دژایەتیشی دەکەن باوس فاروق ئێمە وەکو مسلمان بۆچی قودس و ئێستا کە شەڕەکە لەسەر غەزەیە خودی قودس نییە لەسەر ئەم ناوچەیە کە گەمارۆدراوە بۆچی وەکو مسلمانان ئەو شوێنەمان زۆر بەلاوە گرنگە و لە جیهانی ئیسلامیدا باوا بڵێم زۆر جار گرتبوونەوە و ناڕەزایەتی ئەنجام دەدرێت وەکو ئەم ڕۆژکەوا بڕیارە لە شاری سلێمانی ڕێپێوانێک بۆمە بەڕێوە بچێت گرنگی ئەمە لە چیدایە؟ طبعا ئەم پرسە ئەتوانین بڵێن بۆ ئێمە بەنسبەت کوردەوە لە دوو ڕۆ گرنگە هەم لە ڕووی مسلمانەتیەوە لە ڕووی ئاینیەوە
بەڕاستی ئەم لە ڕووی نەتەوەیشەوە لە ڕووی وەک کوردیشەوە لە ڕووی ئاینەوە وتمان کە ئەم ناوچەی پیرۆزە و پێگەی مسلمانانە قیبلەی یەکەمە حرەمی سێمە و شوێنێکی پیرۆزە وەکو ئەرکێکی ئاینی وەکو کە زۆرینەی خەڵکی کوردستان مسلمان و ئاینی پیرۆزی ئیسلامی تەبەنی کردووە ئەمە وەکو ئەرکێک بەڕاستی وەکو واجبێک کە ئەم شوێنێکی مقدسە لای مسلمانان ڕوبەڕووی وێرانکاری دەبێتەوە ڕوو خەڵکەی دانیشتوانەکەی کە مسلمانە ڕوبەڕووی کوشت و بڕ دەبێتەوە ینی باشە زوڵم دەکری ینی جگە لە وەکو پێوەرێکی بۆ منە ئاینی و کوردی وەکو پێوەرێکی ئینسانیش ینی کوا مافی مرۆڤ کوا وجدانی مرۆڤایەتی کوا مرۆڤانی خاوەن وجدان ینی تۆ ئەبینی زۆر ئەم بابەتە وا دەوروژێندرێت بۆچی لە وڵاتانی عەرەبی ئەماگە وەکو پرسێکی ئاینیش نەبێ وەکو پرسێکی سیاسی نەبێ کە لە هەردوو لەسەر وڵاتانی عەرەبی حساب دەکرێت وەکو پرسێکی مرۆڤایەتی بۆچی گەلی عەرەب لەسەر ئەم پرسە بە جواب نایە لەسەر پرسی قوز ینی کەمترین هەڵوێستیان هەیە هەڵوێستێکی شەرمنانان هەیە جاروبار بەڵێ طبعا ئەمەی کە لە وڵاتان ئەگوزارێ ئێمە لەسەر ئاسی بۆ نمونە توانین بڵێن حوکەما ینی سەرانی وڵاتان قسە بکەین ئەگەرنا گەل جیایە و دەسەڵات شتێکی کێ زۆر جار بۆ منە گەل شتێکی بەڵام دەسەڵات نایەوێت یا دەسەڵات شتێکی تری دەوێت ئەمڕۆ ببینین کە ناوچەکە بەڕاستی لە کۆمەڵی دابەشکاری گەورە هەیە لەلایەکەوە کە بەشێک لە وڵاتان لە سەرانی وڵاتانی عەرەبی بەڕاستی شەرعیتیان لەگەلەوە وەرنەگرتووە یاخود بە پاڵپشتی وڵاتانی زلێز و دەولی و نێودەوڵەتی لەسەر دەسەڵات ماونەتەوە یا لەلایەکەوە نەمانێت سراعێکی هەیە لە ناوچەکەدا کە سرای عەرەبی فارسیە بۆ منە لەم سراعەشە وڵاتانی هەنێ لە سەرانی عەرەبی کەوتون بەلای وڵاتانی ڕۆژئاوادا کە کەوتون بەلای ئەواندا بێگومان ئەبێت لە پرسی ئیسرائیلە مجاملەی وڵاتانی ڕۆژئاوا و بێدەنگی هەڵبژێرن یاخود مجاملەی دەسەڵاتی ئیسرائیل بکەن و بێدەنگی هەڵبژێرن بۆیە ناتوانین بۆ منە لە پێناو بەرژەوەندەکانی خۆیاندا قازی قودس بۆتە قوربانی نێوان ململانەکانی ناوچەکە و سەرانی عەرەب و لە پێناو مانەوەی خۆیانە لەسەر دەسەڵات ئێمە بینیمان کە بۆ منە کاتێکە محەممەد مورسی لەسەر دەسەڵاتە کە دەسەڵاتی شەرعیش بوو بە انتخاباتی ژاتی و بەڵام لەسەر مەوزوعی فەڵەستین و قودس هەڵوێستی ئیجابی هەبوو هەڵوێستی ئیجابی هەبوو و بۆ منە پاڵپشی گەلی فەڵەستینی دەکرد چونکە نەمانێت میسر گرنگە بۆ فەڵەستین چونکە هاوستونە لەگەڵ فەڵەستیندا چۆن کۆتاییان بە دەسەڵاتەکەی هێنا بەڕاستی بۆ یعنی سەرانی وڵاتانی عەرەبی بەشێکی توان بڵێم تاڕادێکی زۆریان لە ئاس قودستانی بەڕاستی ینی کەم تەرخەمن و بگرە بە جۆرە لە جۆرەکان توانین بڵێن کە چاپۆشی لە قەسی قودسەکەن لە پێناو مانەوەی خوان و بەرژەوەندی سیاسی خۆیاندا جوکە لە وڵاتانی عەرەبی وڵاتانی ئیسلامی بۆ نمونە تورکیا بۆ نمونە وڵاتێکی وەکو مالیزیا پاکستان ئەمانە بۆچی هەڵوێستێکی فەرمیان نیە خۆمان تاڕادەیەک دوورن لەو جیاکاری و بەرژەوەندی خوازەی کە وڵاتانی عەرەبی هەیەە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ یەکێتی ئەوروپا بەڵێ دیارە پرسی فەڵەستین ینی لە بوعدە دینەکەیەوە وتمان کە بۆ منە زۆربەی گەلان و زۆربەی خەڵکانی مسلمان هەڵوێستیان هەیە و چۆنڵی ئەزعەف الئیمان ئیدانەیەکە وەکو تاشی مسلمان بەڵام وەکو دەسەڵاتدارانی سیاسی بێگومان ئەم پرسیانی بۆلێکی سیاسی بۆ وڵاتێکی وەک تورکیا ماوەسە بوورە پێش بەڵام کۆمەڵی قودرەتی سەربازی دیبلۆماسی بەهێزی هەیە لە ناوچەکە قورسایەکی جۆپۆلۆتیکی زۆر گرنگی هەیە تووشیا خۆ دەزانی کەوتۆتە شوێ ناتوانێت بۆ نمونە وڵاتێکی وە تووشیا کۆمەڵێک هەڵوێستی ئیجابی لە دەرەوەی بەیاننامە و کۆمەڵێکی دانەکردن هەڵوێستی فەرمی وەربگرێت تەبان وڵاتان کاتێک کە دێنە سەر هەڵوێستی فەرمی ینی لە دوان هەیە لێرە لەوێ کە هەنێ لە وڵاتان بۆ منە پشتگیری لە قەزەی فەڵەستینەکە وەکو لە دوان لەسەر ئاسی بۆ منە سیاسیەکان و وەزیرەکان کە لە دوانە دەن پشتگیری لە گەلی فەڵەستین و قەزەی قودس و ئەوە دەکە وەکو لێدوان بەڵام وەکو هەڵوێست کاتێک کە وڵاتان دەیانەی بێن هەڵوێستێکی سیاسی وەربگرن بەڕاستی هەموو بوعدەکان یاخود هەموو لایەنەکانی لێگەدەن لە پێناو بەرژەوەندی خۆیاندا ئایا تا چەند ئەتوانێت لەم کاری کە پێی هەسێت ئەتوانێت سەرکەوتوو بێ یاخود ئەتوانێت کارێ بکە یاخود تا چەند باج ئەدا لەسەر ئەمە ئێمە چکە بمانێ نەمانێت کە ئێمە ڕۆتمان کە وەکو جناوشن لە ڕابردگە ئامۆژدامی کە ئەمریکا تەنانەت بۆ منە نەیاڵێن پرسە لە ئەنجومەنی ئاسایش تاوتوێ بکرێت ینی فیتۆ یاخود بڵێن چەندین جار لە مێژوودا ئەمە زیاد لە توانین بڵێن دەجار زیاتر من لە مێژوودا هەمانە کاتێک کە نەتەوەگرتوەکان یاخود ئەنجومەنی ئاسایشدەی هەڵوێستێک وەربگرێ بەرامبەر ئیسرائیل دێن ئەمریکا دێ مافی فیتۆ بەکارێنێ فیتۆیەکا و ڕەتی دەکاتەوە بۆیە ینی ئەمریکا بمانێت نەمانوێت کە لە پشت وەکو چۆن لە قەڵایەکی پۆڵین لە پشتی
ئیسرائیلە لە پشی ئەو قوارەیە کاتێکە هەرج وڵاتێک ئێوەیەک و هەڵوێستی فعلی کارێک ئەنجام بدایە دژی بۆ نمونە ئەو قوارەیە ئەو کاتە بێ حساب بۆ هەموو ڕەهەندەکانی نێودەوڵەتی ڕەهەندە سیاسیەکان ڕەهەندە قانونەکانیشتانە بۆ بنە لە نەتەوەیەکگرتوەکان چکە نەتەوەیەکگرتوەکان کە دامەزراوە لە پێناو یەکێ لەوە کارەکانی دامەزرانی نەتەوەیەکگرتوەکان ئەوەیە کە چارەسەرکردنی ئاشتیانی کێشەکان لە دەروی بەکارهێنانی هێز ئەگەر ناوەکو لەسەر ئاسی کە بۆ منە ئەمە ئەبینین کە هەنێ وڵاتی لە ناوچەکەدا بۆ منە هاوکاری سەربازی پێشەژەکە بەنهێنی هەنێ وڵاتمانی هاوکاری مادی پێشەژەکە بەڵام کارە سەر هەڵوێستی فەرمی بێگومان و ئەمانە وڵاتن وەکیانی سیاسین ئەبێ لە حساباتی خۆیان هەموو ئەمانە لێگەدەنەوە بۆیە نواندنی هەڵوێستێکی فعلی بەڕاستی کارێکی ئاسان نابێت. پاڵپشتیکردن لەگەلی فەڵەستین و لەم پرسە کە خودی جوولەکە ڕاستە و خۆتیدا بەشدارە وەکو پرسی کورد ئێمە تایدا زەرەر ناکەین بەشێک لە ئەوانەی کە بۆ ئەدیشینەتەوە یان هەیە لە هەرێمی کوردستان زۆر جار باز لەوە دەکەن کە کاتێک هەرێمی کوردستان نەک هەرێمی کوردستان ئەم باکووری عراق پێشتر کە ئەنفال دەکرێت کیمیاباران دەکرێت گەلی عەرەب هەمووی خەوتووە فەڵەستینیەکان زۆر جار نازانم تا چەند ئەمە ڕاستەکە پاڵپشتی لە ڕژێمی سەددام دەکەن. ئێستا کە گەلی فەڵەستین ڕوبەڕووی ستەم و زۆرداری دەبێتەوە لەسەر دەستی زانوستەکان کە ئێمە پاڵپشتی لە گەلی فەڵەستین دەکەین ئەمە بۆ پرسی کورد لە ناوچەکەدا خۆ دەزانی کە پرسی کوردیش ڕەگوڕشەیەکی دوور و درێژی هەیە لە لای ئەمریکا و لای ئەوروپا بە کوردەکەی خۆمان زەرەر بە پەزەکانی خۆمان ناگەینێت لە مستەقبەلدا. طبعا ئێمە گلەیەک هەیە لە ڕابردوودا لە گەلانی ناوچەکە بەڕاستی گلەی لە گەلان نییە گلەی لە دەسەڵاتدارانە بۆ نمونە کاتێک کە ئێمە فعلەن لە ڕابردوودا ڕوبەڕووی جینۆساید بووینێتەوە ڕوبەڕووی قەتڵعام بووینێتەوە ڕوبەڕووی ئەنفال و کیمیاباران و هەموو جۆرەکانی قڕکردن بووینەتەوە بەڵام ئەوەی کە بۆ نمونە چاوپۆشیان لەمانە کردووە بە دەرەجەیەکە وڵاتانی زلهێزن ئەوەی کە ئەم چەکانیان بە دەوڵەتی عێراق فرۆشتووە وڵاتانی زلهێزن ئێمە بیرمان نەچێت کاتێک کە کورد ڕوبەڕووی ئەم کارە ساتانە بۆتەوە لە سەدەمی جەنگی عێراق ئێراندا بووە و ئەنفال لە 88 کیمیاباران لە 88 ئەم مێژوویەکی بەڵام لە 88 جینۆسایدی گورد ئەگاتە لوتکە ئەم کاتە لەو کاتەدا ئەمریکا وڵاتانی ئەوروپا بە سەختی لە پشی ڕژێمی عێراق وەستاون کە نانێش بێژ ئانوو ئێمە ڕێگە نادەین بێ جۆرە ڕژێمی عێراق بڕوخێ و وڵاتانی زلهێز لەم کارە ساتە کە بەسەر کورد هاتووە بێدەنگ بوون و بێگومان وڵاتانی ناوچەکەش بێدەنگ بوون بەڵام ئەمە کاتێ بۆ نمونە ئێمە گلەی لە دەسەڵاتداران ئەکەین یاخود لە وڵاتان دەکەین کە لەو کاتەدا بۆ نمونە بەرامبەر جینۆسایدی کورد بێدەنگ بوون ئەبێ حساب بکەین کە لە ئایندەشدا جارێکی ئەو گلەیە ڕوبەڕووی ئێمە بێتەوە وەکو کورد کە ئەگەر بە دەبڕینی لێدوانێک و هەڵوێستێکی چۆن دەڵێ ئیعلامی یاخود بۆ ڕای گشتی و نێودەوڵەتی بێ ڕوبەڕووی ئەو بنێ کە ئێمەش بەڕاستی لە ئاس قەزەی ناوچەکەدا بێدەنگی چۆن ئێستا ئەمە گلەی دەکەین کە ئەوان خاوەنی قەوارەنین ماوەسا بەڵام خاوەنی لایەنی سیاسین و خاوەنی دەسەڵاتی شەرعی لەناو عێراقیان بۆ بنێمە هەرێمێکی فیدرالی لەناو چارچێوەی دەوڵەتی عێراقدا بەڵام خۆ ئەضعف الئیمان خۆ توانین چ ڕێگرێکی لێ بکەین بۆ بنە بین ڕێپێوانێ بکەین بۆ پشتگیری لە ئەو مناڵ و ئافرەت و مەحرومانەی کە ئەبنە ڕۆژانە لەژێر ئاگر و ئاستنی دەوڵەتی ئیسرائیلدان یعنی کاتە جارێکیکە ئەگەمە گلیانی لە سەرانی وڵاتانمان هەیە بێگومان لەسەر ئاسی شعب ئێمە شت هەیە کە بۆ منە هەڵوێستا هەبووە و لەسەر ئاسی فەردیش کە لە دوان هەبووە تەسریح هەبووە بەڵام لەسەر ئاسی دەسەڵاتداران کە ئێمە چۆن گلەی لە ئەوانەکەین کە بێدەنگ بوون با ئەمڕۆ ئێمە بێدەنگ دەبین وانە ئەوان بەرامبەر ئێمە کەم تەرخەمیان نواندۆ با ئێمە کەم تەرخەمی نەنوێنین زۆر باشە دواتر لەسەر ئەمە بە دیتێڵی زیاتر قسە دەکەین هاوکاران مامەژە بۆ دەکەن کە راپۆرتێکی تێروتە سەلمان هەیە لەسەر پرسی فەڵەستین بینەری راپۆرتەکە دەبین دواتر دەگەڕێینەوە. نیازی جوولەکەکان بۆ هەڵکوتانە سەر مزگەوتی ئاقسا لە 28 ڕەمەزان و هەوڵی بە زۆر دەرکردنی دانیشتوانی گەڕەکی جەڕاح لە قودس دوو هۆکاربوون وایان کرد بە درێژایی شەوانی مانگی پیرۆزی ڕەمەزان شاری قودس ئارامی لەبەر هەڵبگیرێت. لە چەند مانگ پێشتر و ئۆردوگانشینەکان و ڕێکخراوەکانی جوولەکە خۆیان بۆ هەڵکوتانی گەورەی سەر مزگەوتی ئەقسا لە 28 ڕەمەزاندا ئامادە دەکەن. با پێی ڕۆژمێری عیبری ئەو یادە هاوکاتە لەگەڵ ئەوەی ناویان لێناوە ڕۆژی یەکخستنی قودس یان قودسی عیبری و بنەڕەتەکەی بۆ داگیرکردنی تەواوەتی قودس لە شەڕی 6 ڕۆژەی ساڵی 1967 دەگەڕێتەوە.
ساڵانە ئۆردوگانشینەکان و ڕێکخراوەکانی جوولەکە لەو ڕۆژەدا هەڵکوتانی گەورە و ترسناک بۆ سەر قودس و مزگەوتی ئەقسا دەکەن و 2 ڕۆژبەر لەو وادەیە ڕێپێوانی گەورەی هەزاران کەسی ئەنجام دەدەن. ئەمساڵ بەر لەو وادەیە دانیشتوانی موسڵمانی قودس بۆ ڕێگری لەو بۆنێ و هەڵکوتانە سەر قودس و مزگەوتی ئەقسا بڕیاری مانەوە لە مزگەوتەکە و شکستپێنانی پرۆژەی درێژخایەنی باجوولەکەکردنی قودسیاندا. هاوکات لەگەڵ دۆخی مزگەوتی ئەقسا دەرچوونی بڕیاری دادگای ناوەندی قودس بۆ دەرکردنی خێزانە فەڵەستینیەکان لە گەڕەکی شێخ جەڕاح لە قودسی خۆرهەڵات دۆخەکەی ئاڵۆزتر کرد و مانەوەی نزیکەی 2 هەفتە پێکدادانی توندی نێوان فەڵەستینیەکان و ئۆردوگانشینەکانی لێکەوتەوە. بە پێی زانیاریەکان تا ئێستا 12 خێزانی گەڕەکی شێخ جەڕاح بڕیاری دادگای نێوەندی قودسیان بۆ چۆڵکردنی خانوەکانیان بە بەرژەوەندی جوولەکەکان بەدەست گەیشتووە. هەفتەی ڕابردووش بوو تۆمارێکی ڤیدیۆیی کچێکی بەڕەچەڵک کوردی شاری قودس بڵاو بووەوە کە لەگەڵ جوولەکەیەکدا ڕوبەڕووی دەبووەوە کە دەیویست خانوەکەی داگیر بکات. بە پێی ئەو تۆمارە ڤیدیۆیە جوولەکەکە نەیدەتوانی نکۆڵی بکات لەوەی ئەو هەوڵی بۆ دەدات دزی و داگیرکاریە، بەڵام پاساوی بەوە دەهێنایەوە کە ئەگەر ئەو داگیری نەکات یەکێکی دیکە هەر داگیری دەکات. هەرچەندە لە ساڵی 1948 و 1972 جوولەکەکان بانگەشەی خاوەندارەتی خانوبەرەکانی گەڕەکی شێخ جەڕاح و چەند گەڕەکی دیکەی قودس دەکەن لە کاتێکدا لە دوای نسکۆی ساڵی 1948ەوە کە ئەو کات قودس لە ژێر دەسەڵاتی ئوردوندا بوو، ئەو خێزانانە بەپێی ڕێکەوتنیەکی نێوان حکومەتی ئوردون و ئاژانسی ئۆنروای سەر بەنەتەوە یەکگرتووەکان لەو گەڕەکە نیشتەجێ بوون. گەڕەکی شێخ جەڕاح بە ناوی حوسامەدین شەرەفەدین عیسا جەڕاحەوە ناونراوە کە پزیشکی تایبەتی سەرکردەی بەڕەچەڵەک کورد سەڵاحەدینی ئەیوبی بووە لە قودس. هەرچەندە جوولەکەکان بانگەشەی خاوەندارەتی خۆیان بۆ زەوی ئەو گەڕەکە بۆ 136 ساڵ پێش ئێستا دەگەڕێنەوە، بەڵام شێخ جەڕاح پزیشکە تایبەتیەکەی سەڵاحەدینی ئەیوبی کە گەڕەکەکەی بەناوەیە 802 ساڵ بەر لە ئێستا کۆچی دوایی کردووە و گۆڕەکەشی لە کەنارێکی گەڕەکەکەدایە. بەڕێزان هەر لەسەرم پرسا بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی بانخواز لە شاری سۆرانەوە وەردەگرم. مامۆستا سڵاوی خوا لێبێت تۆم کاتت باش. دەمەوێت لەگەڵ بەڕێزتان لەوە دەست پێ بکەم کە بۆچی پرسی قودس بۆ جیهانی ئیسلامیەوە بۆ موسڵمانان گرنگی هەیە. سڵاوی خوا لە بەڕێزی لە سەردەم بینەرانی کەناڵی بەیانی خۆشەویست. سەرەتا لە خوای پەروەردگار داواکارم کە ئەو تاولکاری و ئەو هێرشتە ناڕەوایی جوولەکە تێک بشکێنێتن بەسەر برایانمان لە غەزە و لە قودس. وەخوازیارم خوای پەروەردگار
کراوەکان بە شەهید قبول بکاتن وە پلە و پایان بەرز کاتەوە وە شیفای عاجلی بریندارەکانی بداتن وە کۆتایی بەو کاولکاری و وێرانکاریە بێنێتن لە بەرچاوی مەسەلەی قودس دیارە مەسەلەیەکی نەتەوەیی نییە مەسەلەیەکی ئیسلامیە و ئەتوانم بڵێم شراعێکە لە ساڵی 1640ەوە دوورەکە پلانی بۆ داڕوە بۆی کە قودس داگیر بکە و فەڵەستین دەست بەسەردا بگرێتن و مسلمانان لە زێدی باو باپیرانیان دوور خاتەوە و شاراوە نیە ئێمەی مسلمان کە هاوکەمی و دیفاعکردن و داکۆتی لە قودسەکەی دیارە یەکەم قیبلە و ڕووگەی مسلمانان بووە پێشەوەی کەعبەی مشەڕەفە کە خوای پەروەردگار قیبلەی گۆڕیوی و واتە و مەغزایەک تایبەتی هەیە لای هەموو مسلمانان لەبەرەوە ئەو قەزیەی ئێستانە کە قەزیەکی قەومی نیە قەزیەکی ئیسلامی و قەزیەکی عالمیە و قازیاریشم هەرکی کە مسلمانە ئەو قەزیە بە قەزیەکی گرنگ تەماشە بکاوە بەلای کەم ئەوەی کە پێمان دەکرێت دوعاکردن و نزاکردنە لە خواپاڕانەوەی بۆی کە برایانمان لە قودس لە غەزە سەر بخاتن و جوولەکەی داگیرکرد خوای پەروەردگار کۆتاییان پێ بێن. زۆر باشە مامە سەمەڕوان، مسلمانان دەبێت چۆن سەیری پرسی قودسکەن؟ کەمێک ئاماژەت پێکرد دەگەر زیاتر بچیە قوڵاییەوە لە هەرێمی کوردستان و لە جیهانی ئیسلامی و عەرەبیش پرسی قودس زۆر جار بە دوو پرسی جیاواز سیر دەکرێت. ئەمە تا چەند ڕەهەندێکی ئاینی هەیە ئەگەر زیاتر بچێ ناو بابەتەکەەوە سپاس دەکەم زانیاری زیاتر. بەڵێ خۆی مەسەلەی قودس لە ڕووی ئاینیەوە گە تەماشا بکەین پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام و باس کرد سەرەتا مسلمانان کە شوێنکەوتی محەممەد المستەفا عەلەیهی سڵاتو وسەلام بوون و سەرەتای دابەزینی وەحی بوو ڕووگەی یەکەمی مسلمانان بوو. ئەمجا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام لە فەرمودەیەکی صاحیحدا دەفەرمێ مسلمانان بۆیان نییە و بڵێ بەنیەتی سەفەرکردن و بەنیەتی زیارەتکردنی غەیری سێ شوێنان نەبێت کە سەفەری بۆ بکەن. یەکێک لەوانە قودسە و ئەوجا شاراوە نییە کە ئێمە باوباپیرانمان لە ساڵەکانی بڵێ سەرەتایی دەیان و بڵێ بیستەکان و وەسیەکان و پێشەوەی کە ئیسرائیل قودس داگیر بکاتن کاتێک کە سەفەری ماڵی خۆیان دەکرد دەچوون بۆ مەکە و مەدینە و سەفەری قودسیشیان دەکرد. ئەوجا قودس سراعێکی ئەتوانم بڵێم ئاینی لە نێوان مسلمانان و لە نێوان خاچپەرستاندا خاچپەرستان کە قودسیان داگیر کردووە هەموو غەمی مسلمانانەوە بۆ کە قودس لە ژێر دەستی خاچپەرستان بێنە دەرەوە کە خاچی مسلمانان بووە و نیشتەکەی مسلمانان بووە و مەهبەتی وەحی بۆ زۆربەی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام خوای پەروەردگار بەشێکی زۆری پێغەمبەران کە ناوی هێناون لە قورئانی پیرۆزدا نیشتەجێی فەڵەستین بوون و لە فەڵەستین ژیاون و پەیامی خوای پەروەردگاریان لە فەڵەستین بە خەڵک ڕاگەیاندووە تا کۆتایی لە سەردەستی سەلاح الدین ئەیوبی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە سەرکردە و قایدێکی کورد بووە فەڵەستین ئازاد کراوەتەوە و قودس ئازاد کراوەتەوە و هێنراوەتەوە باوەشتی مسلمانان و قودس ئەتوانم بڵێم ڕووگەی یەکەم بووە کە هەموو نەتەوەکان و هەموو تینی توێژەکان پێکەوە گرێ دەداتەوە و ئەو تەعەسوبە قەومی و تەعەسوبە عەشایەرەی کە هەبووە لای داوە و مسلمانی کۆکردوونەوە لە ژێر چەترێکدا و ئەومان لەبیر نەچێت کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام لە ئیسرا و میعراجدا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە قودس لەو شوێنە پیرۆز و مبارەکە ئەلەوێن دەرێ پێشنوێژی پێ دەکا بۆ سەرجەم پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وسەلام کە نیشانە و مەغزای ئەوەی کە کۆکەرەوەی هەموو مەذاهب و دین و هەمووانە کە کورد کراوەتەوە لە پەیامی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام و بەڕاستی ئەوەی کە بە چاوێکی قەومی زۆر باشە مامە سەمەڕوان بە چاوێکی مامە سەمەڕوان من دەبێت کانە حاڵی نەبوو. مامە سەمەڕوان ببوورە دەمەوێت بزانم کە ئەو ڕێپێوان و ناڕەزاتی دەربڕینەی کە لە وڵاتانی ئیسلامیدا بە تایبەت کە ئەمڕۆ لە شاری سلێمانی و لە هەڵەبجە ئەنجام دەدرێت تا چەند گرنگی هەیە بۆ ئەم پرسە و ئەم گرنگیە لە چیدا خۆی دەبینێتەوە وەکو پرسێکی نەتەوەی یاخود وەکو پرسێکی ئاینی مسلمانان پێویستە لە کاتی تنگانەدا لە پشتی یەکتر بن؟ گومانت نەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام دەفەرمێ مسلمانان ئەگەر لە خەمی یەکتردانە بن هاوسۆزی بۆ یەکتر دەرنەبڕن
ولأمتي محمد دانين عليه الصلاة والسلام أو جرينجيشي زور قبلي أو كبير ما عندك رمر أوي أنا براستي دبوا مسلمانان يقدس وكو يكروح ويكنتوا أميام رافري بان برانبر بزولك هرتي بما كرا برانبر بزولك داجي كدما فلا فقط عند زان أمرك بهوي دابش كردني عالمي إسلامي بتسن قواريك وتن دولتك وتن نتويك ويان كردو كمسلمانان ئەوەی کە پێمان دەکرێتن خۆپیشاندانێک بێتن دوعاکردن بێتن و دەربڕینی ناڕزایی بێتن ئەوەش خۆی نەخۆیدا ئەوکو پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام من رأى منكم منكرا فليغيره بيده فلم يستطع فبلسانه فلم يستطع بقلبه وذلك أضعف الإيمان بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ کە دەکرێت دەبوا وڵاتانی عەرەبی بەتایبەتی کە ئەتوانم بڵێم ئەرکی قورس لە سەرشانیوانە بەرپرسیاریەتێکی قورس لە سەرشانیوانە بە دوو قاڵی سەرەکی قاڵی یەکەم کە ئەوانە زۆربەی وڵاتەکانیان هاوسنوورن لەگەڵ غەزە لەگەڵ فەڵەستین و ئەو جا وەکوان هاوسبانن یەکنەتەوەن و ئەو جا مسڵخۆشیان بە مسلمان دادنین وەکو ئەوان کەچی لەگەڵ ئەوەشدا لە بەشێک لەو وڵاتە عەرەبیانە ڕێ بە خۆپیشاندانیش ناگرێتن کە شتێکی سەرەتایی خەڵک بۆ هاوکەمی و هاوسۆزی و پشتگرتنی مسلمانان و دەربڕینی هاوکەمی لەگەڵ مسلمانان دەرببڕێتن ئەوە شتێکی زۆر باش مامۆستا مەڕوان دەمێ بزانم کە مسلمانان تا چەند ئەو وایە دینیان هەیە لە پرسێکی ئاوادا ئەمانە بە پرسێکی ئاینی سیرکەن هاوکاری برایەکانیان بکەن ئەوەی بە پارانە و بە خۆپیشاندان لەم پرسانەدا چاوەڕوان دەکرێت کە خەڵکێکی زۆر بۆ پشتیوانی لە گەلی ستەمدیدەی فەڵەستین چێتە سەر شەقام وەکو پرسێکی ئاینی ئەگەر دووبارەیکەیتەوە گەلی مسلمانی کورد دەبێت چۆن سەیری ئەمە بکەم مەبەستم بۆیە خەڵک ڕای گشتی لە هەرێمی کوردستان تا چەند ئەو وایە دینیان هەیە ئەو هۆشیاری ئاینیان هەیە کەمە وەکو پرسێکی عەقیدەیی وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد سەیری بکات و تا چەند چاوەڕێ دەکرێت کە خەڵک ئەمە بە پرسێکی ئاینی تێبگەن و بۆ پاڵپشتی گەلی فەڵەستین بڕژێنە سەر شەقامەکان و ڕێپێوان ئەنجام بدەن. قەناعەتم وایە پێکاتەی هەرێمی کوردستان بەداخەوە کە ئەمڕۆ ئەو دوو لایەنە ئەلمانیە کە دەسەڵاتدار بوو لە خلالی ئەو 30 ساڵە هیچیان لەسەرەوەی کردووە کە ئەو پرسی ئاینی لە قەزیەکان بێنە دەرەوە و زیاتر احتیمام بە پرسی نەتەوایەتی بدەن هەر بە پرسی نەتەوایەتیشیان زۆر لاواز کردووە لە هەرێمی کوردستاندا. قەناعەتم وایە ئەوەی کە مسلمان بێت بۆی کە لە دینی خی گەورە حاڵی بوو بێتن ئەو قەزیە بە قەزیەیەکی دینی تەماشا دەکاتن بە قەزیەیەکی نەتەوەیی تەماشا ناکاتن و پانتاییەکی فراوانتری پێدەداتن هەرچەندە ئیعلامی ئەلمانی لە هەرێمی کوردستان وەکو تایبەتیش خەڵکانێک کە حاقدن بەرامبەر بە دین لێرانەدا ئیش لەسەرەوە دەکەن کە ئێمە ئەوە قەزیەی ئێمە نیە کێشەی ئێمە نیە و کێشەی ئێمە کوردستانی خۆمانە ئێمە با کوردستانی خۆمان دەسەڵاتدار بین تێدا ئەو شوێنانەی کە داگیر کراون ئازیان ئەو جا بڕۆین بۆ خودی کەچی بێئاگان لەوەی کە باو باپیرانمان هەر لە سەدەکان لە شێستەکان یعنی چوون بەشێکی زۆریان بۆ جیهادکردن و غەزاکردن لە فەڵەستین بۆی کە ئەو وڵاتەی کە داگیر کراوە کە خاچی مسلمانانە ئازادی بکەن ئەمر خوازیارم بۆی کە خۆی پێ مسلمانە و بەشێکی ئەو مەعاناتەی کە لە سەرکانی ئەو برایانانمانە بە خۆپیشاندان و بە هاتنە دەنگ و دەربڕینی ناڕەزایی دەنگەوە. مامۆستا مەڕوان لەگەڵمان بمێنەوە سوپاس دەکەم بەردەوام دەبین لە ئەم ڕووماڵە دەگەڕێمەوە لای مامۆستا فاڕۆق. مامۆستا فاڕۆق کاتێک کە مسلمانان لە قودس تووشی ئازار و ناڕەحەتی دەبن مسلمانانی هەموو جیهان هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووشدا هەموو جارێ ڕژاونەتە سەر شەقامەکان وەکو پاڵپشتی بەڵام کورد وەکو پێشتر باسمان کرد لە قۆناغی مێژوویەکان و هەتاوەکو 2017 لە ڕێکفراندۆمەکەدا کە تووشی تەنگە تاوی دەبێ هەموو وڵاتانی ئیسلامی و عەرەبی پشت ئاوی دەخەن پشتگوێی دەخەن و گەلی فەڵەستینیش ئەو ڕخنەی زۆر جار ڕوبەڕوو دەبێتەوە لە کاتێکدا ئەم دوو گەلە لە هەموو گەلێک لە ناوچەکەدا زیاتر لە معانات و کێشە یەکتر تێدەگەن کە بێقەوارە و بێدەوڵەتن بۆچی ئێمە بە جوابین و بۆچی ئەوان زۆر جار بەداخۆ بێ هەڵوێستن؟ بەڵێ دیارە بی هەڵوێستی کە لە ڕابردوودا ڕوویداوە وەکو باسمان کرد ئەمە سەرانی وڵاتانی عەرەبی یاخۆ سەرانی وڵاتانی زلهێزن بە تایبەتی وڵاتانی ناوچەکە. بەڵام سەرانی ئێمەش زۆر جار لەگەڵ ئەم ڕێپێوانەدانە نین مامۆستا. ڕاست. بەڵام خۆ ئەوان دانتوانی لەسەر ئاسیا بەڵام گلەی مەسەن لە کەمتر لە گەل ئەکرێ بە تایبەتی لە گەلی فەڵەستین گەلی فەڵەستین لەوتیە لەژێر ئاگر و ئاسن و معاناتی خۆی داهەیە
ئەو ڕۆژانە بەس فریای ناشتنی تەرمی قوربانەکان دەکەون، فریای چارەسەری بریندارەکانیان دەکەون، بگرە ناشکەون و هەروەها فریای کارەمرووی ئینسانەکان ناکەون، چتا بگەر هەڵوێستێک لەسەر بۆ منە وڵاتی تری چەساوە. ئەگەر چی گەلی کورد و گەلی فەڵەستین بەڕاستی دوو وڵات یاخود دوو گەلن کە زیاتر لە معانات یەکتر تێ دەکەن. ئێمە گە دیقەت بین خاڵی هەڵبەشمان زۆرە بەڕاستی و گەلی کورد و گەلی فەڵەستینی، چونکە هەردوو گەل قوربانی دە سیستەمکاری و دەستی ئیمپریالیزم و زلهێزانی بە دەرەجەیەکم هەردوو لامان قوربانی دەستی زلهێزانی نێودەوڵەتین و بە تایبەتی قوربانی دەستی بەریتانیایی، چونکە بیرمان نەچێ خاشی فەڵەستین و خاشی یاخۆ بڵین کوردستان و فەڵەستین وەکو بەشە لە ناوچەی وڵاتی شام بە پێی ساکس بیکۆ دابەش و داگیر کراوین. چ گەلی کورد چ فەڵەستین وەکو دوو ناوچەیەشە دەستی دەوڵەتی عوسمانی کە لە جەنگی کەمی جیهانیدا لەو جەنگا شکستیێنا و بیرمان نەچێ هەر بەریتانیا بە پێی بەڵێنی بلفۆر کە ئەو ناوچەی داوە بە جوولەکە بە حرەکەی سەهیۆنێت بەتایبەت وارە هەر بەریتانیەکانە حکوومەتەکانی شێخ مەحموودی ئێمەی لە باشووری کوردستان دەڕوخاند و باوکاری حکوومەتی عێراق کە لەژێر ئینتیدای بەریتانیادا بوو خەڵکی بردومان دەگرت و خەڵکی ئاڕۆ دەبدەوە دەسڵاتی کوردی لەو کاتانەدا کۆتایی پێهێنا. لەلایەکەوە گەلی عێراق وەکو عێراق و فەڵەستینیش بە پێی کۆنگرێسان ڕێنمووە خرانەژە ئینتیداوی بەریتانیا و دوجار بەریتانیا لە ڕێی کۆمەڵی گەرانەوە بەخواستی ئەو ئێمەی کورد لیکەندان بە عێراقی ئەمڕۆوە کاتە ئێمە مێژوێکی توان بڵین تاڵێک لێکچوومان هەیە و هەردوو لاشمان گەلی چەساوین، ئێمە گەلی کورد لە ڕابردووە ڕوبەڕووی زڵم و زۆر و نەعەدالەتی بوونێتەوە، چەوسێنداوینێتەوە بۆیە باشتر لە معاناتی گەلانی چەساوە تێدەگەین و کە گەلی فەڵەستین لە نمونەی ئەو گەلە چەسانە کە وەکو کورد و لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو کێشەی گەورەی هەیە ئەمڕۆ کە بەڕاستی دوو گرفتی گەورەیە، دوو پرسی ڕەوا هەیە کە هەر پرسی کورد و پرسی فەڵەستینە و تام دوو پرسە چارەسەر نەکرد ناوچەکە بەڕاستی ئارامی ئاسایش بەخۆیەوە نابینێ بۆیە گرنگە ینی خەڵکی چەساوە باشتر لە معاناتی خەڵکی چەساوە تێدەگا و ئێمە لە ڕابردوودا بەڕاستی لەسەر ئاسی خەباتی جوڵانی ڕۆژیاری خوازی کورد لە باشوور و فەڵەستین هەمانجی هەبووە پارتە سیاسیەکان بۆ منە ئێمە گە سەیری یەکەم بەیاننامەی دامەزرێنێکی نیشتمانی کوردستان بکەین باشتر ژاتی ئیمپریالیزم سەهیۆنی دەکا باشکرا پشتگیری لە داوای ڕەوای گەلی فەڵەستین و دامەزرێنی دەوڵەت بۆ فەڵەستین دەکا لە مێژوودا لایەنەکانی تەنانەت بۆ منە لایەنە ئەلمانەکانیش لەگەڵ خەباتی ڕەوای گەلی فەڵەستین دابوون عەجەبە ئێستا بۆ منە شتەکە عەکس بێتەوە بۆیە ناکرێت گەلێکی چەساگ و کورد لەگەڵ معاناتی شعبی فەڵەستینیدا نەبێ. ئێمە تا ڕادێک نیمچە سەربەخۆیەکیمان بەدەستهێناوە ئێستا بۆچی لایەنە ئەڵمانیەکانی هەرێمی کوردستان زۆرجار لەگەڵم پرسی فەڵەستینین بەداخەوە یعنی ئێستا زۆر جار وای لە هاتووێ لەلایەکەوە یەکەم مجاملەی هەنێ دەسەڵاتی بۆ منە باڵادەست و وەزیرهێزان و ئەوە دەکەن بەداخەوە لەلایەکیشەوە بەڕاستیانی جۆرێ لە هین هاتوتە ئاراوە کە تۆ بۆ منە لەگەڵ پرسێکی ئاینی دێتە ئاراوە ئەمانە بەڕاستی ینی پیاو ینی بۆ منە بە بێوەی هۆکارێکی ڕوونیان لە بەردەسای بۆی کە وەڵامێکی پاسایکی مخنەیان هەبێ ینی دیفاعی لێ ناکەن لانەکەن ئەگە دژی نەوەستنەوە لە پرسە ئاینەکان ئەگە دژی پرسە ئاینەکان نەوەستنەوە لانەکەم لێ بێدەنگم بەڵام بۆ منە لەسەر پرسێکی بۆ منە کە پێچەوانە ڕوئەدا بۆ منە لە پرسی کاریکاتەرەکانی کە لە فەڕەنسا دژ بە پیرۆزەکانی ئاینی ئیسلام کرا چۆن بینیمان کە بەشێک لە پەرلەمانتان ڕاگرە سەفارەتی فەڕەنسی پشتیوانە بۆ فەڕەنسا دەبڕی کە ئیهانەی بە مقدساتی مسلمانان دەکە بەڵام لە پرسێکی پێچەوانەدا بەڕاستی بەداخەوە بێدەنگ کەمە جێی گەرانیە ئەگە ئێمە لە ڕابردوودا بۆ منە گلەیمان لە دەسەڵاتداران و وڵاتان هەیە کاتێک کە بۆ منە ئێمە جینۆسایت کراوین ئەوان پێیانەوە کە پرسێکی ناوخۆیی عێراقە نابێ ئێمە هەمان کار دووبارە بکەین و بەرامبەر بە گەلانی چەسەوا پێوانە پرسێکی ناوخۆییە مادام فەڕوخ دێمە وڵات مامۆستا مەڕوان دێمە وەلای جەنابتان مامۆستا فاڕۆقیش ئاماژەی بەوە کرد کە ئێمە لە ڕابردوودا کەستەمێکمان لێکراوە هەندێک وڵات بێدەنگ بوون ئێمە نابێ ئێستا هەمان ئەو هەڵانەی ئەوان دووبارە بکەینەوە ئەم هەڵوێست وەرگرتنانە ئەم گردبوونەوانەی کە لەم ڕۆژانەدا دەکرێن بۆ گەلی فەڵەستین تا چەند گرنگی خۆیان هەیە؟ بەڵێ وەڵام پێشەوەی کە وەڵامت دەمەوە ئەکەن خۆشە کوشتێکی مێژدوویی وەکو شتێکە تا لەبەرچاوی بێ مەوقیفی حەڕەکەی حەماس بە تایبەتی خالید مەشعەل بە یوتیوب لێ بدە موقفێکی زۆر جوامێرانە کە دیفاع لە میلەتی کورد دەکات بە تایبەتی وەکو نسبەت و ئامۆژگاری
وڵاتانی تورکیا، ئێران، سووریا، عراق دەکاتن سەرکردەکانیان کە وجودیان هەبوو لەو دانیشتن لەو مؤتەمەرە پێیان دەڵێتم خوازیارم کە بە شێوەیەکی سلمی و ئاشتیانە کێشەی برایانمان میلەتی کورد چارەسەر بکەن چی دیکە نەچەوسێنرێنە وەکو برای بەڕێزم مامۆستا فاروق کاری کرد ئێمە میلەتێکی تەوساوەین ینی زۆر خاڵی وێکتومان هەن لەگەڵ برایانی فەڵەستینیمان و بە تایبەتیش گلەیکردن ئەمڕۆ کە ناکرێتەوە لەبەرەوەی کە وڵاتانی عەرەبی بێ هەڵوێستبوون وڵاتانی عەرەبی نوێنەرایەتی خەڵکی ئەتوانن بڵێ موسڵمانی ڕاستەقینەیان نەکردووە بەشێکیان ڕژێمێکی ئیستیعماری و بەشێکی ڕژێمێک بوون وەکو برای بەڕێزم باسی کرد لەلایەن ئیمپریالیزمی جیهانیەوە سەپێنراون بەسەر میلەتاندا ئەوانە هەردەم لەگەڵ ئەوانە بوون کە خەڵکی ئازاد و خەڵکی ئازادی خواست بچەوسێنرێتەوە لەبەرەوە ئێمە خوازیارم کە میلەتی ئێمە ڕۆژی گلەیی نییە ئەمڕۆ ڕۆژی مەردایەتی و ڕۆژی هەڵوێستنواندنە حیفە ئینسان لە کاتێک کە خەڵکێک پێویستی بە دوعایەک بێ بە نزایەک بێ بە کەلیمەیەک بێتەنە تۆ بێ گلەیەک بکەیت کە بەشێکی هیچ دەلانی کەم و زۆر نەچێت سەرشتانی ئەوان زۆر باش بە خۆتان دەست ئەوانە لە پێش ئێمەش ئەوانە چەوساندەوەنەوە وگوتم لە ساڵی 1600 قسوور لەلایەن دولەکەیەکی نەرویجیەوە یعنی خەریک بوون کە ئەو وڵاتە و پیانە ئەو بکەن هاتوون تا سەردەمی دەوڵەتی عوسمانی عەرزیان بەکرێ گرتووە ئەو دوای ئەوە هاتوون وڵاتی فەڵەستینیان داگیر کردەوە ئەو پیانیان لە 48 بۆ ئیعلان کراوە لەبەرەوە خوازیار میلەتی ئێمە بابەتیانە و واقعیانە تۆکو گوتم ئەو قەزیەیەکی نەتەوەیی نییە قەزیەی نەتەوەیی ئەوەی بەنابەین پولەوە بێت قەزیەیەکی دینیە ڕەهەندێکی دینی هەیە وای پەروەردگار تەبارەک و تەعالا ئاگاداری کردوینەوە ئەگەر ئێمە بۆ نمونە ئەگەر ئێمە وەکو موسڵمان میلەتی کورد موسڵمانە وای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سوورەتی ڕوم باسی ئەوەی دەکات کە شەڕێک لە نێوان فارسەکان و ڕۆمەکاندا ڕووی داوە ڕۆمەکان شکستیان هێناوە کە ڕۆمەکان مسلمانیش نەبوون بەڵام کە ڕەوی دینێکیان کردووە دینێکی مزەیف و محەڕەف تەحریف کرا خوای پەروەردگار دەفەرمی ڕۆژێک دادێت کە شەڕەکە دروست دەبێتەوە ڕۆمەکان سەر دەکەون بەسەر فارسەکان کاغیر فەرز بوون ئەو کاتێ موسڵمانان دڵخۆش دەبن بەڵام مامۆستا مەڕوان بەڵێ کە مامۆستا مەڕوان پەیوەندێکی باش بوو جارێکی دیکە دەگەڕێمەوە لای ئەو مامۆستا مەڕوان مامۆستا فاڕۆق ببوورە پاڵپشتی لەگەلێکی ستەم دیدەی ناوچەکە کە هاو دەرد و هاو ئازاری لە ڕابردوودا و تاوەکو ئێستاش خوا خۆی دەزانێت چەند ساڵی دیکە شێمە بێدەوڵەت دەبین تا چەند گرنگە بۆ دۆزی کورد لەم ناوچەیە بەگشتی بەڵێ بێگومان کە بۆ منە وڵاتانی یاخودگەلانی چەوساوە پێویستە هەمیشە لە پشت یەکتر بن و پشتگیری لە دۆزەڕەوەکانی یەکتر بکەن و لانی کەم بۆ نمونە ئەگەر وەکو دەربڕینی هاوسۆزیەک و دەبڕین ناڕزایەتیەک بێ بەڕاستی بێ ئەم هەڵوێستە بنوێنین ینی چونکە ئەمە بەڕاستی هەڵوێستیشی بەر لە هەموو شتێک ئینسانیە و ئەم هەڵوێستێکی مرۆڤانەیە ینی تۆ ناکرێ ئینسان لە ئاست ئەو مزڵمستە بەڕاستی بێدەنگ بێ یاخۆ ئەگەر هەڵوێستی تەنانەت هەڵوێستی فەرمی نەبێن تۆ ئەوەی کە ئەمڕۆ داواکراوە لە خەڵک و جەماوەری کوردستان و دەسەڵاتداری هەرێمی کوردستان داوای هەڵوێستێکی چۆن دەڵێ ئاسایی لێکرێت داوای بەیاننامەیەکی لێ دەکرێت خۆ داوای شتی گەورەتر لە توانێت لە کورد ناکرێتەوە کورد ڕەنگە ئەمڕۆ بارودۆخەکەشی ئەوە نییە بەڵام ناکرێت لەگەڵ معاناتی خەڵکی سۆساوەدا نەبی بە تایبەتی لە هەنێک دەنگی نەشاز لێرە لەوێ دەبیستین کە بۆ منە بە پێچەوانەوە دیفاع لە ئیسرائیلەکە بەڕاستی ئەمە بۆ گەلێکی چەوسایی وەکو کورد یاخۆ بۆ ئەگەر چی ڕێژێکی کەمینە بن بەڕاستی دیاریشی نامۆیە ناکرێت گەلێکی چەوساوە پاڵپشی لە ڕژێمێکی ستەمکار بکە پاڵپشی لە ڕژێمێکی داپرۆسێنەری وەکو ئیسرائیل بکە کە هەر دامەزانەکەی و بەردەوامیەکەی و شێوازی حکومە سەربازەکەی و کوشتن و بڕینەکەی بەڕاستی هەمووی نامۆیە بە وجدانی مرۆڤایەتی
بە هەڵوێستێکی لانی کە هەڵوێستی ئینسانانە بەڕاستی و پاشان ژەماڵی مێژوویە مێژوو تۆماری دەکات بۆ منە تۆ ئێمە دیفاع لە گەلانەکەین کە لە ڕابردودا خۆ دەسەڵاتدارن کە لە ڕابردودا دیفاعی لێ نەکردووە ئەی سبێنە بۆ منە ئێمەش ڕوبەڕووی هەمان گرەی نابینەوە ڕوبەڕووی هەمان چالنج نابینەوە و ئەمە بەڕاستی لە لای ئێمە وەکو مسلمان پرسێکی ئاینیشە ئەتوانین بڵێم لە لای ئێمە کوورە بەڕاستی کۆمەڵە ڕاهەندێکی مرۆڤانەی هەیە ڕاهەندێکی ئاینی هەیە و ڕاهەندێکی وەکو گەلی چەساوە بەڕاستی ئێمە گەلێکی چەساوین ئەم ڕاهەندەشی هەیە مامۆستافەڕۆ وەکو نەوەی سەلاحەدینی ئەیوبی بەڕاستی کە سەردەستەی گەلان ڕەنگە کورد بێت کە شانازی بۆ بکات دیفاع لە گەلێکی مەزلومی وەکو فەڵەستین و خودی قودس بکات کە ئێمە لە ناو جیهانی عەرەبیدا تاکە شانازیەک کە لە ڕابردوودا هەمان بێەوەی کە لە هەر شوێنێک کە کوردێک دەبیندرێت دەڵێن ئەمە نەوەی سەلاحەدینی ئەیوبیە دیارەکە دەژڵین هەڵوێستێکی مێژوویە فعلەن خۆیانی سەلاحەدینی ئەیوبی بووە بە گەورەی ماوەتەوە وەنیە و ئێمە بۆ ناسیان بە نەوەکانی سەلاحەدین لەبەر ئەو هەڵوێستی مێژوویە گرنگە سەلاحەدین لە ڕابردووە هەیبووە نواندوێتی پێی هەستاوە کە ئەی فەتحی بۆ منە قودسە ئەگەر ناخۆ ئێمە بۆ منە بۆ ناوی خەڵکانی کە بۆ منە لە مێژدا وەک سەلاحەدین نادۆشێتەوە لەبەر ئەو هەڵوێستی مێژووی سەلاحەدین ئەو هەڵوێستە چۆنەڵی جوامێرانی سەلاحەدین کە پێی هەستاوە کەواتە ینی ئەمە لە مێژووە تۆمار دەکرێت ینی هەڵوێستەکان تۆمار دەکەی من بڵێ ببوورە تا چەند ئێمە خێرمان لە قوارەی زایمنستی و جوولەکە لەو شوێنە بینیوە هەندێک جار دەبینین کۆمەڵێک نووسەریش لە نووسەری چەپ ناڵم سەر بە هیچ پارتێکی سیاسی بن بەڵام ڕەنگە سربەخۆش بن زۆر جار لەم پرسانەدا لانگری ئیسرائیل دەکەن ئێمە وەکو کورد لەم بوعدە جوگرافیەدا لە باشووری کوردستاندا هیچ سوودێکمان لە ئیسرائیل بینیوە لە ڕیفراندۆمدا یەکێک لە هەرە کارتە بەهێزەکان زۆر جار باسەوە دەکات کە ئێمە ڕەنگە سوکە وعدێک لە ئیسرائیل وەرگیرابێت کە پاڵپشتی دۆزی کورد بکات لە دوای ڕیفراندۆم دەبینی دواتر لەسەر سازی عەلی کوردوتەنی ئێمە جێدیاڵن ئێمە بەجێ دێڵن بۆ کۆمەڵێک وڵاتی زلهێزی ناوچەکە و بووین بۆ فلیمەی کە هەم وڵاتان سەیریان کردین پرسیارەکەم لێرەدا ئەوەیە بۆچی پاڵپشتی لە گەلی ئیسرائیلی دەکرێت لەم قەزیانەدا ئێمە لە ڕابردوودا و لە دەداهاتوودا هیچ ئومێدێکەیە کە خێر لە ئیسرائیل ببینین بۆ دۆزەڕاوەکەمان دیار لێ من لە مێژوودا ینی لەگەڵ ئیسرائیل بە جۆرە جۆرەکان پەیوەندیەک هەبووە بەتایبەت لە سەدەمی شەشی ئەیلولدا و بەڵام دوجار گەشتەوەی کە ئیسرائیل کوردی بەکارهێنا و کارتی فشار دژی دەوڵەتی عێراق کە بۆ منە کێشەی نێوان ئیسرائیل و عەرەب هەیە و ئێمەش لەگەڵ عەرەبا کێشەمانەوە کە دەوڵەتی ڕژێمی عێراق بووە بۆ بە جۆرە لە جۆرەکان هاوکاری کوردی کردووە تاوی و کارتێکی فشار بەکاری بێنەجی دەوڵەتی عێراق و بۆ لاوازکردنی دەوڵەتی عێراق بەتایبەت کە عێراق بەرامبەر ئیسرائیل هەڵوێستی دەوڵەتانی تر عەرەبی تونتر بەڵام کاتێک کاتۆتە سەر ئەوەی کە لە حاڵەتی چارەنووسسازە بۆ منە لە کاتی هەرسی شۆڕشی ئەیلولدا یەکێک لە سەرکردە سیاسەکانی کورد دەڵێ لە کتێبەکەی دەڵێ ئیسرائیل دەیتوانی شتێ بۆ کورد بکە بەڵام نەیکرد لە کاتێک سەر هەڵوێستی حەساس هەڵوێستی گرنگ چارەنووسساز پشت لێەکەن و تاوی کە وەکو وەرقەی زەخر و کارتی فشار بەکارە دێنن بەڵام دوجار لە کاتی تنگانەدا کورد دەڵێ لە کاتی چارەنووسسازدا پشت تێەکەن لە کاتی ڕفراندۆمدا ینی ئەو تا ئیسرائیل لەگەڵ ڕفراندۆمدا باشە لە هەنێ شوێن ئەمان بینی ئاڵای ئیسرائیل بەرزەکرایەوە کە دوجار ئەمە خراپیش ینی بەسەر کووردا لە بروی دۆستمان پێکە ناری بۆ زیاد کردین بەڵام کاسە ئەنجامدانی ڕفراندۆمەکە ئیسرائیل بەڕاستی هیچ هەڵۆسێکی نەبوو هیچ پاڵپشتی لە کورد نەکرد ینی هیچ قسەیەکی خێری بۆ کورد نەکرد جگەلەوەی کە بیرمان نەچی یەکی لەوانەیە کە لەو دەستگا نیهێنیانەی کە مخابڕاتانێک کە لەگرتنی عەبدوڵڵا ئۆجەلانە بەشدار بووە مۆسادی ئیسرائیلی بووە نەمانوێت کە دەستی هەبوو لە گرتنی بۆ منە سەکرتێکی وەکو عەبدوڵڵا ئۆجەلاندا کاتە ئێمە بەڕاستی ینی گەلی کورد هیچ خێرێکی لە قوارەی زایۆنی ئیسرائیل نەبینیوە لەسەرم پرسە حەز دەکەم دواتر گفتوگوی زیاتر بکەین بەتایبەت لەسەر پرسی دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلان کە چەند ئیسرائیل زەربەی لە پرسی دۆزی ڕەوەی گەلی کورد لە باکووری کوردستان داوە بەڵام هەمکاران ئاماژە بۆ دەکەن کە ناوبڕێکمان هەیە دواتر دەگەڕێنەوە فەرمون کەرتی غەزە ئەو ڕووبەرە بچووکەی فەڵەستینە خۆی لە قەوارەی ئیسرائیل یاخی کردووە و نە بەهێز و چاوسوورکردنەوە و نە بە هەڵنان بۆی دەستەمۆ نابێت. غەزە بەشی باشووری دەشتایی کەناری فەڵەستین لەسەر دەریای سپی ناوەڕاست پێک دەهێنێت. مێژووی ژیان لە شاری غەزە بۆ زیاتر لە 4000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. یەکەم شاری فەڵەستینە کە موسڵمانان لە سەردەمی ڕاشدیندا لە ساڵی 635 زاینی فەتحیان کرد.
دواتر کەوتەوە دەست خاز دروشمەکان تا ئەو کاتەی لە ساڵی 1970 سەرکردەی ناوداری کورد سەلاحەدینی ئەیوبی ڕزگاری کردەوە. ساڵی 1970 لە شەڕی بەریتانیا و رووسیا و فەڕەنسا دژ بە دەوڵەتی عوسمانی غەزە کەوتە ژێر دەستی سوپای ئینگلیز لە دوای بڕیاری دابەشکردنی فەڵەستین لەلایەن نەتەوە یەکگرتوەکانیشەوە بۆ دوو دەوڵەتی جوولەکە و عەرەب لە ساڵی 1947 غەزە لە چوارچێوەی پێکهاتەی دەوڵەتە عەرەبیەکەدا دانرا کە تا ئێستاش ڕێگە بە دروستکردنی ئەو دەوڵەتە نەدراوە. ساڵی 1967 لە میانی شەڕی ناسراو بە شەڕی 6 ڕۆژە سوپای ئیسرائیل دەستی بەسەر کەرتی غەزەدا گرت و تا ساڵی 2005 تیایدا مایەوە کە ئەو کات لە ژێر فشاری هێزە بەرەنگاری خوازەکاندا بە تەواوی لێی کشایەوە. کەرتی غەزە بە 7 خاڵی سنووری بە دەرەوەی خۆیەوە باستراوە، 6یان لەگەڵ قەوارەی ئیسرائیلە و تەنها 1 دانایان لەگەڵ میسرە. ئەوانەی بە ئیسرائیلەوە باستراون زیاتر داخراون. لە ڕووی ئابووریەوە کەرتی غەزە پشت بە پیشەسازی بچووک و کشتوکاڵ و ڕاوەماسی دەبەستێت. لە ڕووی کشتوکاڵەوە شلک و مزرەمەنی و خورما و زەیتون و سەوزەوات لە غەزە بەرهەم دەهێنرێت. ئەمە جگەلەوەی تا بەر لە سەپاندن و توندکردنەوەی گەمارۆ باشترین و جوانترین جۆری بەرهەمی گوڵ لە کەرتی غەزەوە هەناردەی وڵاتانی ئەوروپا دەکرا. بە پێی سەرچاوە مێژوویەکان لە ڕابردوودا بازاڕی غەزە پڕ لە کاڵا بووە و دەوترێت کە زۆر لە بازاڕی قودس گەورەتر و باشتر بووە. لە دوای گەمارۆ ئابووریە خنکێنەرەکەی قەوارە ئیسرائیلەوە لە ساڵی 2008 کەرتی غەزە لە هەموو ڕوویەکی ئابووری و ژێرخانەوە تووشی فلیجی بووە و بەشێکی بەرچاوی خەڵکەکەی لەسەر هاوکاریە مرۆییەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی و وڵاتێکی وەک قەتەر دەژین. لە نێوان ساڵانی 2008 تا ناوەڕاستی 2021 سوپای ئیسرائیل 4 هێرش و پەلاماری سەربازی بۆ سەرکەرتی غەزە ئەنجام داوە و تیایدا نزیکەی 4000 کەس شەهید و دەیان هەزاری دیکەش بریندار بوون. دوای 2 ساڵ لاکشانەوەی زۆرەملەی سوپای ئیسرائیل لە کەرتی غەزە و پاش ئەو ئاڵۆزیانەی لە بەرەنجامی هەڵبژاردننی گشتیدا دروست بوون کە بزوتنەوەی بەرەنگاری ئیسلامی حەماس تێیدا زۆرینەی هێنا، حەماس بە تەواوەتی دەستی بەسەر کەرتی غەزەدا گرت. لە کەرتی غەزە جگە لە بزوتنەوەی حەماس چەندین پارت و ڕێکخراوی دیکەی وەک فەتح، جیهادی ئیسلامی و چەندین کەتیبەی سەربازی هاوشێوەی قەسام، سەرایای قودس، لیژنەکانی بەرگری میلی، ناسر سەلاحەدین و شوهەدای ئەقسا و چەندینی دیکە هەن. غەزە 96 ساڵ بەر لە زاینیش لەلایەن دەوڵەتی ئەو کاتی جوولەکەوە بە ناوی حشم و نایم گەمارۆ دراوە و داگیر کراوە.
پارێزان جارێکی دیکە سڵاوتان لەبێت بەردەوامین لە ڕووماڵی تایبەت بە گربوونەوە و ڕێپێوانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ پاڵپشتی گەلی فەڵەستین سەبارەت بەوستەم و زۆرداری کە لەلایەن قەواریزایە نییەوە دەکرێتە سەریان کە وەکو خۆتان دەزانن پێدەنێتە یان زەمین ڕۆژیەوە تاوەکو ئێستا نزیکەی 300 هاوڵاتی فەڵەستینی و بە تایبەت لە کەرتی غەزە شەهید بوون و زیاتر لە 2 بۆ 3 هزار هاوڵاتی بە هۆی بۆمبارانەکانەوە بەهۆی موشکبارانەکانی قەواریزانوستیەوە بۆ سەر غەزە بریندار بوون و زەرەر و زیانێکی زۆریشی بە ژێرخانی ئابووری غەزە و فەڵەستین گەیاندووە. وەکو پاڵپشتیەک ئەمڕۆ لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی پارێزگای سلێمانی و لە پارێزگای هەڵەبجە وا بڕیارەکە گەربوونەوە و ڕێپێوان ئەنجام بدرێت. دەسمە هەڵەبجە سامان فەتاح پامنێری پێیان ڕاستەوخۆ وەردەگرم. سامان سڵاو لێبێت و ئەم کاتت باش. دەمەوێت بزانم ئامادەکاریەکان تا چەند کراون و تا چەند چاوەڕوان دەکرێت هاوڵاتیان بۆ ئەم پرسە بێنە سەر شەقامەکان. بەڵێ کارجان سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیان بێت لەم ڕۆماڵە تایبەتە لەگەڵتان دەبم منیش لە پارێزگای هەڵەبجەوە دیارە بڕیارە پاشکەمێکی تر لە باخچەی ناو بازار کە باخچەی بەردەمۆڵی سارا دەکات باخچەی پیرانیشی پێ دەڵێن لێرە زانایانی ئاینیوە جەماوەری موسڵمانی هەڵەبجە لێرە گردبوونەوەیەکی دەربڕێنی هاوسۆزی و خەمی بۆ مسلمانانی کەرتی غەزەوە بۆ هاوسۆزی دەبڕین بۆ ئەقسای پیرۆز لێرە دەردەبڕن بڕیارە پاشکەمێکی تر دەست پێ بکە و لێرە ئامادەکاریەکان دەستی پێکردووە بەشێک لە وڵاتیان هاتوونێتە ئێرە من لێرە ئەگەر دەرفەتە بێ ژمارەیەک لە وڵاتی وەرەگرم ئەگەر بێت تێرە و مامەسا ئێوە بۆچی ئەتانەوێت بەشداری لە ماو خەمیە بکەن کە بۆ کەرتی غەزە و ئەقسای پیرۆز بڕیارە ساز بکرێن. وەڵای ئێمە چەند مەبەستی هەیە یەکێ لە مەبەستانە مەبەستی چەساوە بوون مرۆڤ بوون ئینسانی بوون اینجا مسلمان بوونیش ئەوەی وای کردووە لە ئێمە کە ئێمە بێنە ئەم ساحە و پشتگیری خۆمان بۆ بە ڕێزانە دەربڕین و هەروەها زۆربەی ئاەتە پیرۆزەکانی قورئانیش لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای ئەوەمان لێکا کە ئێمە یەک جەستە بین یەک ڕۆح بین ئەگەر چۆن جەستەیە ئەگەر شوێنێکی کەوتە ئازار هەموو شوێنەکانی کەی ئەکەوێتە ئازار و ئێمە لەگەڵ مسلمانانە هاوخەمین لەبەرەوە داوا لە هەموو مسلمانانی ئەم ناوچەیەکەم کە ئامادەی ئەم خۆپیشاندانە بن بۆ ئەوەی ئێمەش لە پاشە ڕۆژە باوە پیرەمان سەلاحەدین گلەیمان لێ نەکا کە ئەو گەیاندی ئەو شوێنە ئێمەش بە دوای ڕێچکەکەی ئەوە بەردەوام بین. زۆر سپاس لەگەڵ مامۆستا عەبدولحەمید کارزان سەرۆکی لقی هەڵەبجەیەکێتی زانایانی ئیسلامیە چەند خوڵێکێک لەگەڵ ئەوی شاقسەکەم و گفتوگۆکەم مامۆستا عەبدولحەمید ئامادەکاریتان کردو بۆ ئەوەی کە هاوڵاتیان مسلمانانی هەڵەبجە لێرە گردبوونەوە هاوسۆزی خۆیان دەرببڕن. بسم الله الرحمن الرحیم. بەڵێ ئەمە دوو ڕۆژە ئامادەکاریەکەین و لە ڕاگەیاندنەکان نابڵاو کراوەتەوە ئەمە ئەرک و واجبێکی سەرشانی ئێمە ئەرک و واجبێکی هەم ئیمانیە هەم ئینسانیە ئەقسا بعدێکی ئیمانی و بعدێکی دینداری هەیە لەگەڵ ئێمە بعدێکی ئینسانی شەیە و زۆر مستەم و ئێستیدادەکە ئەکرێ ئێمە ئیستینکاری ئەکەین بە حەقیقەت ئەمێ دەکەین خوای گەورە دەرگای خێر لە سەرجەم مسلمانان بکاتەوە و قاپی خێر و ڕەحمەت بکاتەوە ئینشەڵڵا لە هەموو لایەک. لەژێر دروشمی قودس کێشەی بڕادارانە بۆ چێم ناونیشانتان هەڵبژاردووە؟ بحقد قدس بوتم بعدێکی ئیمانی هەیە بعد سوپای گەورە قدس شوێنی شۆڕەوی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم شوێنی بڵندبوونەوەی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم بۆیە بعدێکی ئیمانی هەیە یەکێکە لەو سێ مزگەوتەی کە دروستە شەد ڕیحالی بۆ بکرێ بۆیە کێشەی ئەقسا کێشەی قودس کێشەی ئیماندارانە هەر هەمووی کێشەی عەرەبیا کێشەی هینە کێشەی هەموو مسلمانانە لە سەر تا سەری جیهانە. زۆر سپاس مامۆستا خۆش بێ. کارزان لێرە من وردە ئێرە قەرەباڵ خەبێ ژمارەی هاوڵاتیان لێرە بۆ ئەم باخچەیە زیاترە بێ بۆەوەی کە هاوسۆزی خۆیان بۆ قودس و خەڵکی فەڵەستین دەرببڕن. من ئێستا ئەچمە لای بەشداربوویەکی تر هاوڵاتیەکی هەڵەبجەلەوەی کە بۆ نمونە هاتووەتە ئێرە هاوسۆزی خۆی بۆ کەرتی غەزە و قودسی پیرۆز دەربڕێ. مامۆستا کاک یوسف سپاس بۆ دەرفەتە ئێوە بۆچی هاتوون پشتگیری لە کەرتی غەزە و مسلمانانی ئەقسا و ئەو هێرشە ناڕەوانی کە ئیسرائیل بۆ کرد بۆ فەڵەستینی کات ئێوە تانەوێت لێرەوە چی بڵێن؟ بەناوی خۆی گەورە ئێمە پشتگیری خۆمان بۆ مسلمانانی فەڵەستین دەرەبڕین وەکو مسلمان هەرچەندە بە ئەضعف الئیمان ئەزانین و ناخۆشیمان لەگەڵ ناخۆشییان هەیە و بەڕاستی ئەو هەستەی کە فەڵەستینەکان هیانە ئێمە لە ناخەوە بۆ یەکڵین زۆر زۆرمان پێ ناڕەحەتە و داواکەین لە مسلمانانی جیهان پشتگیری مسلمانانی فەڵەستین بکەن. بەڕاستی مسلمانانی فەڵەستین ئێستا زۆر لە وەزعێکی خراپدان و داواش لە مسلمانان بەعام ئەکەم
توخوا خۆیان گوناهبار نەکەن پشگیری ئیسرائیل نەکەن بە هیچ شێوازێ و بە شتێکی بەسیط و ئاسانی نەزان واللهی حساب و کتابی لەسرە تەنانەت ئەم باسە کە ئەیکەم بۆ مسلمانانی کوردستانە. کارزان وردە وردە یەدی خەڵک لێرە دێتە ئێرە دێتە ئەم باخچەیە بۆی کە بەشداری لەم گردبوونە و لەم هاوسۆزیە بکە کە بۆ خەڵکی فەڵەستین و غەزە بڕیارە ئەنجام بدرێ. مامە حاجی سڵاوە لێرێ. عەلەیکوم ئەسەلام. ئێوە بۆچی هاتوون بۆ ئێراتانە بەشداری؟ هاتووین ناڕەزایی خۆمان جرە برنجێکی ئیسرائیلی خاین بەرامبەر بە ئەو مسلمانانە کە ئاوایان پێکات. چیتانەیە بۆچی ئەمە لێرەوە بۆ غەزە و فەڵەستین بۆچی پشتگیریان بکەین؟ وەڵاهی بۆیە مسلمان بۆیە پشتگیریان نەکەین. ئەو داگیرکاری وێرش و ئەو بردومانانەی بۆ سەرکەرتی غەزە و فەڵەستین نەکرێ بەڕەوایە زان ناوەڵا بەڕەوای نادەمیانی لە تاریخ هاشتی وا ڕووی نەداوە ئەرەوەڵا ڕستۆیان نەکەین دەوا لە خوای گەورەکەین. زۆر باشە سامان لەگەڵمدا بمێنەوە وێنەکانت با بەردەوام بن. دەمێ بسمە سلێمانی لای پامنێرمان ڕامیار عوسمان لە شاری سلێمانی دیارە وا بڕیارە کاتژمێر 4:30 لە شاری سلێمانی و هەڵابجا گربوونەوە و ڕێپێوان ئەنجام بدرێت. ڕامیار سڵاوە دەبێت تۆم کاتت باش ئامادەکاریەکان لە سلێمانی وەکوێ گەیشتون هاوڵاتیان تا چەند بەدەم ئەم بانگەوازەوە هاتوون کە هەردوو لقی زانایانی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی ڕایانگەاندووە. هاوڵاتیان تا چەند ئامادەن و ئامادەکاریەکان بەکوێ گەیشتون؟ سڵاوی خواتان لەبێ ئەم کاتەدان باش کارزان دیارە لێرەش لە شاری سلێمانی دیارە گربوونەوەکە لە سلێمانی لە پارکی ئازادیە لە سەکۆی ئازاد لە شاری سلێمانی ئێستا خەریکە بەرەبەرە پەیتا هاوڵاتیان دێن بۆ ئەو شوێنەی کە دیاری کراوە بۆ ئەنجامدانی خۆپشاندان دژی دەوڵەتی ئیسرائیل و هەروەها بۆ پشتیوانیکردن لە دەوڵەتی فەڵەستین یاخود هاوڵاتیانی فەڵەستینی کە لە ئێستادا لە ژێر بردمانی دەوڵەتی ئیسرائیلدان دیارە ئەو پشتیوانیە پێشتریش من لەگەڵ مامۆستایانی ئاینی قسەم کردووە. پشتیوانیەکە دەیانەوێت بکەن بە پشتیوانیەکی سەرتاسەری لا هەرێمی کوردستان و داوا لە سەرجەم هاوڵاتیانەکەن کە بەشداری لەو گربوون و ناڕەزاتیانە بکەن کە بۆ پشتیوانی و پشتگیری لە فەڵەستین ساز دەکرێت. بە گرنگی دەزانن چونکە ئەمە ینی زۆڵمێکی گەورەیە بە گەلی فەڵەستین دەکرێت و ینی ئەو تاوەکو ئێستاش کە کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەری ناتونەتە جواب ینی سەرکۆنە و ئیدانەی دەکەن. دەچمە لای مامۆستا شاخەوان یەکێک لە سەرپەرشیارانی گربوونەوەکەی بزانین تاکەی بەردەوام دەبێت وەکەی دەست پێەکەن. مامۆستا سڵاو لێبێ بەرەبەرە خەڵک هاتووە کەی بە تەواوەتی دەست پێەکەن و ینی ئەو تارانەی کە هەیە دەخوێندرێتەوە و پەیامەکانتان چۆنی دەبێت چۆن دەنگی مسلمانان هاوڵاتیانی کوردستان دەگەیانن بە فەڵەستین و بە کۆمەڵگەی نێودەوڵەتی. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بە خێراتدانەکەم سوپاسدانەکەم کە مودەی 2 ڕۆژە کەناڵی ئاسمانی پەیام بەڕاستی بەردەوام لە خزمەتی ئەم پرۆسە گەورەیە بووە. دیارە ئێمە ئەمڕۆ و مسلمانانی شاری سلێمانی و دەوروبەری بە واجبێکی سەرشانی خۆمان زانی وەکو مامۆستایانی ئاینی کە پەیامێک بە خەڵکی کوردستان و بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بڵێن کە ئێمە بەڕاستی پشت و پەنای قودسین قودس بە مڵکی سەرجەم مسلمانان نەزانین ئەماتوینەتە ئێرە ناڕزای خۆمان دەرەبڕین بۆ ئەو دەست درێژەی کاکرێت دەسەر قودس واگرێت دەسەر مسلمانانی غەزە. بە ئومێدی خوای پەروەردگار دوای چەند دقیقەیەکی تر لە سەعات 4:30 ئێمە دەست پێکەین ئینشاءڵڵا پەیامەکان بە زبانی عەرەبیە و بە زبانی کوردیە پەیامەکان کۆمەڵە شعری تایە و سرودی تایە سرودی ئاینی تایە ئینشاءڵڵا داواکارین و ئومێدەوارین کە مسلمانان بێن ئەو واجبەی سەرشانی خۆیان جێبەجێ بکەن کە بەڕاستی ئەمە بچووکترین واجبە کە ئێمە بین لێرە ناڕزایی خۆمان دەربڕین دەربارەی ئەو زوڵم مستەمەی کاکرێت دەسەر مسلمانە. بۆچی بە واجبی سەرشانی خەڵک و مسلمانان زانن کە بەشداری لەم گرتبوونەوەیە بکات لە هەمان کاتدا یعنی بۆ پێویستە لە کوردستانەوەی مە پشتگیری لە فەڵەستین بکەین بۆچی زەروریەکەی لە چی؟ زەروریەکەی لە دوو ناحێوەیە. ناحەیە یەکەم ئێمە مسلمانین ئەوانش مسلمانن و قودس مڵکی مسلمانانە. ئەمڕۆ زوڵم بەرامبەر بە قودس ئەکرێ بەرامبەر بە یەکەم قیبلەی مسلمانان ئەکرێ بۆیە بەو ئیعتیبارێک کە ئێمە مسلمانین ئێوەش مڵکی مسلمانانە دیفاعکردن لێی واجبە بە ئیعتیبارێکی تر ئەو مەظلومە ئێمەش مەظلومین بەڕاستی یعنی مەظلوم ئازاری زوڵم زیاتر ئەزانێ لە کەسێکە زوڵمی لێ نەکراوە بۆی بەڕاستی ئێمە مەظلومین ئێمە ستەم لێکراوین لە ڕابردوودا و لە ئێستاش ئەستەمان لێکرێ ئێمە ئەزانین کە
ئازاری ستەم لێکردن چەند ناڕەحەتە بۆیە وەکو ستەم لێکراوێک دەنگی خۆمان بەرزەکەینەوە وەکو مسلمانانی کورد زبان دەنگی خۆمان بەرزەکەینەوە لەگەڵ ئەو بێڕێزیەی کە بەرامبەر بە مسلمانانی غەزا و بەرامبەر بە قودس ئەکرێت. تا ئێستا کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئەم زوڵمانە هاتووە دەنگ وەکو جەنابیش ئاماژات پێکرد لە هەر شوێنێ زوڵم هەبێت مسلمان پێویستە لەسەری بەجوا بێت جاگەر ئەو میلەتە زوڵمی لە یەکرێت مسلمان بێت یا غیری مسلمان بێت بەڵام بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئازەمەیە بێدەنگە بۆ مەسەلەن وڵاتانی تر وڵاتانی دیکەی مسلمانان لە ئازەمەیە بێدەنگ لە کاتێکدا دەبوو کە ئەمە ینی تاوانێکی نێودەوڵەتیە دەبواە هەموو لایەک لەسەری بەجواب طبعا ئەمە چییە بۆ یەکێتی زانانی جیهان بە تایبەتی کۆمەڵگەی نێودەوڵەت طبعا ئێمە لەم بابەتەیە بە شعب جاکێنەوە لە دەسەڵاتداران بەڕاستی دەسەڵاتداران ئەوە ڕوونە کە لەگەڵ کێدان بەڵام شعب میلات بەردەوام لەگەڵ یەکدان بەردەوام تەبان لە ناو یەکدا بڕۆ لە هەرچی وڵاتانەی ئێستا لە ئەوروپا لە ئەمریکا لە وڵاتانی عەربی لە هەموو وڵاتەکان تقریبا ناڕزایی دەربڕاوە لە مزگەوتەکانەوە بۆیە ئەم خەڵکە ئازاری قودس بە ئازاری خۆی زانێ ناڕەحەتیەوان بە ناڕەحەتی خۆیان نەزانن ئێمەش وەکو سەرجەم مسلمانان کە بەم شێوازە ناڕزایان دەربڕێەوە مشاتوین بچووکترین واجبی سەرشانی خۆمان جێ بەجێکەین کە دەربڕینی ناڕزایە بەرامبەر ئەو زوڵم مستەمە. باشە دەستخۆشە مامۆستا زۆر سپاس دەچمە لای مامۆستا جەعفەر طبعا دەمێ کارزان ئاماژە بۆ بکەم ئەم کردبوونەی ئەمڕۆ ناوەندی زانان و بانگەوازی کۆمەڵی ئیسلامی هەروەها دەستگای زانانی یەکگرتووی ئیسلامی کوردستان پێی هەڵساوە ماوەشاخەوان لە دەستگای ناوەندی زانانی کۆمەڵی دادگەری بوو ببورن و هەروەها مامۆستا جەعفەریش لە دەستگای زانانی یەکگرتووە مامۆستا ئەم کردبوونەی ئەمڕۆتان دەتانوێت چ پەیامێک بە کۆمەڵگەی نێودەوڵەتی و هەروەها مسلمانان بە عام بکەن. بسم الله الرحمن الرحیم ئێمە ئەم گردبوونەوەیمان سازداوە وەکو زانایانی سلێمانی هەردوو ئەم مامۆستا بەڕێزانە کە دەمانوێ بڵین بەڕاستی ئێمە لێرە ئیدانەی هەموو ئەو خوێنڕشتنە بەریئاناکەین لە قودس و لە فەلەستین ئەو کە نزیکەی 20 ڕۆژە بەردەوام خوێنی منداڵ و ژن و خەڵکی سڤیل ئەڕێژرێ ئێمە ناڕازین بەوە چونکە خوای پەروەردگار پێی رازینیەوە ئێمە لە ڕووی ئیمانیەوە لە ڕووی ئەخلاقیەوە ئەم کارە بەکارێکی ترسنۆکانە و تیرۆریستانە دەزانین لەبەرەوە وەکو زانایانی هەرسێ لایەنەکە ئێمە لێرە ئیدانەی ئەو خوێن ڕژتنە ئەەکەین و دەڵێن ئیتر بەسە ینی دەمێ پرسیاری ئەوە بکەم ئەوانی کە بەشداریەکەن تەنها مەسەرەن ئەو کەسانن کە پابندی دینیان هەیە پێویستە کەسانی دیکەش بەشداری لەو کردبوونەیە بکەن ینی کۆدەنگیەکی جیهانی کۆدەنگیەکی گشتی دروست بێ لەسەر ئەم پرسا تا دەنگی فەڵەستینیەکان بگات بە هەموو وڵاتان ینی دەبینین لە وڵاتانی دیکەش کردبوونەوە خۆپشاندان کراوە تا چەند گرنگە ئەم کۆدەنگیانە بکرێ بە کۆدەنگیەکی جیهانی. ئێمە پێمان وایە بەشێکی ئاینیە بەشەکەی تری ئەخلاقیە بەشەکەی تری ئینسانیە کە پێویستە تەواوی مرۆڤ دۆستان بێنە سەرخەت چونکە بەتایبەتی ئێمەی میلەتی کورد دەزانین کە مەزڵومان چ زوڵمێکی گەورەیان لێکرێت چونکە ئێمە خۆمان لە چینی مەزڵومەکانین بە حەقەت لەبەرەوە لە هەر کوێ زوڵم لە ئینسانیەت بکرێ ئێمە ئێشمان پێیەگا و ئازارمان پێیەگا و ناڕازین پێی و بە توندی ئیدانەیەکەین لەبەرەوە پێویستە تەواوی مرۆڤ دۆستان لەسەر تاسەری دنیا لەسەر ئەو سێ ڕاهەندە لەسەر ڕاهەندی دینی لەسەر ڕاهەندی ئەخلاقی لەسەر ڕاهەندی ئینسانی و مرۆڤ دۆستی پێویستە بێنە سەرخەت و ئەم بێحورمەتی بەرامبەر بە قودسی پیرۆزەکرێ ئیتر بڵین بەسە و ئیتر پێویستە کۆتایی بێبێنرێ. سپاس دەکەم مامۆستا جەعفەر دەستخۆش دەمەوێت ئاماژە بۆ بکەم ینی ئێستا بەشێک لە خوشکان و هەروەها برایان لێرەن هاتوونە تا سەکۆی ئازاد ئەمەی ئێستا ئەگەر کاک نەوزات هاوکار مێنەکان بگوازێتەوە دەیبینن ئێستا بەرەبەرە خەڵکی هاتون بۆ سەکۆی ئازاد لە شاری سلێمانی کەمێک دیکە وتارەکان لێرە دەست پێ دەکات وتاری بەشێک لە کەساتیەکان دەبێت بەشێک لە مامۆستایانی ئاینی و بەشێک لە زانایان دەبێت لەسەر ئەم بابەتە قسەیان دەبێت و لە کاتژمێر 4:30 ئێستا بەرەبەرە دەست پێ دەکات و بەرەبەرەش خەڵکی دیکە دێت من دەمێت کەمێکی دیکە بۆ چوونی بەشێک لەو کەساتیانە وەربگرم کە هاتوون ئەگەر لەگەڵ ما بمێنەوە کەمێکی دیکە من دەمەوێت بۆ چوونی بەشێک لە بەشداربووانی کردبوونەوەکە وەربگرم کە هاتوون لێرە بەشدار بوون. بەڵێ
زۆر باشە ڕامیارە گەر گوێت لە دەنگی منە دەمەوێ لێدوانی بەشێک لە وڵاتیان کە بەشدارن وەربگری هۆکاری بەشداریکردنیان لەو ڕێپێوانە بۆچی دەگەڕێتەوە ئەوان چۆن لەم پرسە تێدەگەن. ڕامیارە گەر گوێت لە دەنگی منە دەمەوێت بەشێک لە وڵاتیان و بەشداربووان وەربگری کە ئەوان بۆچی بەشداریان لەو ڕێپێوانە کردووەوە چۆن لەم پرسە تێگەیشتون. کە لەوێەوە لە نزیکەوە بۆ چونیا بگوازمەوە گەر دەرفەتە بێ یاخود بەشێک لە مامۆستایان کە لێرن بۆی کە وەریان بگرم دەرفەت ئەگەر ببێت. زۆر باشە ڕامیار فەرموو. مامۆستاگیان مامۆستا سڵاو لێبێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان لە کەناڵی پێیامەوە ئەگەر پێمان بڵێن ئێوە ئەمڕۆ وەکو چی بەشداریتان کردووە لە گردبوونەوەکەوە تا چەند گرینگە ینی گردبوونەوەکە سەرجەم خەڵکیە بەشداری. بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ بەڕێستان بۆ کەناڵی پێیام. دیارە زانایان بە ئەرکی سەرشانی خۆیان نەزانن ئێمە وەکو گەلی کوردی مسلمان پەیوەندیەکی عریق و دێرینمان هەیە لەگەڵ گەلی فەلەستینە هەم لە ڕوویەوە ئەم دوو نیشتیمانە هەردووکی داگیرکراوە و زوڵمی لێکراوە و هەم لەو ڕۆژەوە کە ئێمە مسلمانین هاوسۆزین. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ مسلمانان وەکو جەستەیەک وان ئازار لە هەر شوێنێکی مسلمانەوە بێ لە هەر خاکێکی مسلمانەوە ئازار و ناڕەحەتی بێ مسلمانان ئەبێ هەست بە ئازارەکەی کەنەوە یەکێکە لە نیشانە و علاماتی ئیمانداری ڕاستەقینە کە هەست بە ئازاری براکانی بکە. گەلی فەلەستین ئەمڕۆ گەلێکی مەزلوم و ستەملێکراوە چەندین ساڵە دەچەوسێنرێتەوە بە تایبەت ئەمڕۆ قودس لە بەردەم هەڕەشە و مەترسیەکی گەورەدایە کە جوولەکە زایونیەکان ئەم وڵاتە خاپور دەکەن و جینۆسایدی و کوشت و بڕێک و قەتڵ و عامێکی گەورەی تێ ئەنجامەدەن. بۆیە ئێمە وەکو مسلمانان وەکو زانایانی ئاینی وەکو خەڵکی بە شەرەفی شاری سلێمانی هەم وەکو لایەنێکی ئینسانی مرۆڤایەتی و هەم لایەنێکی مسلمانەتیش هاتوین هاوسۆزی خۆمان بۆ گەلی فەلەستین و بۆ پیرۆزیەکانی مسلمانان بۆ قودس کە ڕووگەی یەکەمی مسلمانانە دووپات بکەینەوە کە جێگەی ئیسرا و میعراجی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە تەنازل لەو خاکە ئەستەمە لەلایەن مسلمانانەوە بکرێ و گەلی کورد سەلاحەدینێکی پێشکەش بە قودس کردووە کە قودسی ئازاد کردووە کە ئومێد دەکەین ئینشاڵڵا جارێکی تر قودس بە ڕزگارکراوی ببینین و گەلی فەلەستین لەو هەموو ناڕەحەتی و مەینەتی کە تێکەوتووە ڕزگاری بێ کە بەداخەوە ئەمڕۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی لی بێدەنگە. دەست خۆش بێ زۆر سپاس دەکەم مامۆستا ئەبوبەکر ئەگەر جەناب ببیتە ئێرە. سلام علیکم مامۆستاگیان سڵاوی خواتان لێبێ. پێمان بڵێن گرنگی بەشداریکردنی هاوڵاتیان لەم جۆرە کردبوونەوەنە بۆ پشتگیریکردن لە گەلی فەلەستین چییە ینی بۆچی ئەبێ هەمومان بەشداری بکەین لەم کردبوونەوەیە. بسم الله الرحمن الرحیم. لێرە ئێمە وەکو گەلی کورد لە هەموو کەس زیاتر بەڕاستی مەسەلەی ستەم و ستەملێکراویە زانین چکە بۆ خۆمان چەندەهای ساڵە ستەممان لێ دەکرێ و لە بەرچاوی مافی مرۆڤ و لە بەرچاوی زلهێزەکان لە بەرچاوی ئەو هەموو نەتەوە یەکگرتو ئەو هەموو خەڵکە لە جیهاندا ستەممان لێ دەکرێ هەتا وەکو ئێستا بە چاکی کەسێک ناتۆتە قسە. بۆیە لەبەر ئەوە ئێمە ئێستا کە لەم کاتەدا حکومەتی ئیسرائیلی ئەلبەتە نەک هەموو جوولەکەنە ئەو حکومەتێکی ئێستا لەوەیە کە حەرەکەیەکی سەهیۆنی کە کاتی خۆی لە ساڵی 1997ەوە ئەو حەرەکەی سەهیۆنی دروست بووە بۆیکەوە حکومەتێکی ئیسرائیلی دانێن ئەو حکومەتە کۆمەڵک ئامانجی هەیە یەکێ لەوانە کە داگیرکردنی قودسە یەکێ لەوانە حکومەتێکی زۆر زەربەزە کە لە مەنتیقەکەدا بەڕاستی شت بکە کار بکە و مافی فەلەستینەکان پێشێل بکە. ئێستا ئەوەتانە دەبینین لەو کاتەوە کە دروست بووە ئەو حکومەتە کە دروست بووە ئەو حەرەکەی کە حەرەکەتی کردووە سێرەکەی خەڵکی فەلەستینی داما و دەیان چەوسێنەوە لە کاتێدا لە ساڵی 48 جوولەکە لە 106 بووە لە خاکی فەلەستیندا فەلەستینیەکان لە 194 بوون سەیریکەیانی ئێستا عەکس بۆتەوە ئێستا ئەوان مافیان پێشێل دەکرێ
ئەوان زڵم ئیسرائیلەکان زڵم لەمانەکەن ئەمان ئێستا بوون مەستەملێ کراو لە کاتێدا کە ئەم حکومەتە زلهێزانە مافی مرۆڤ مافەکەیان پێشێل لەکرێ کەس دەنگناکە ئەوە ماوەی چەند ڕۆژێکە لەوەتی جەژن و ڕەمەزانەوە هجومەکە سەریان بە تۆپ و تەیارە و ئاسن و ئاگر و هەتا سانەسکەی 270 نەفەرە شەهید کراوە بەڕاستی ئەم هەموو خان و بەرەیە قەس و تەلالە کاول کراوە بەڵام کەسێکی ناتە جواب و هەتا ئێستا شتێکی وان نییە جا لەبەرەمە دەکەم زۆر سپاس مامۆستا ئەگەر جەنابە بە کورتی بیتە ئێرە و پێمان بڵێ یعنی ئەمڕۆ هاتون ئێوە چ پەیامێک بە گەلانی جیهان و فەڵەستین و ئیسرائیل و کۆمەڵگەی نێودەوڵەتی بکەن ئەگەر بە کورتی بێسم بەلای خۆی بەخشندە و میهرەبان درود و ڕەحمەتی خوا بڕژێ بەسەر پێشاوی مرۆڤەتی دەستخۆشی بۆ هەموو مسلمانان ئەوانەی کەوا لێرە و لە جیهاندا لە هەر جێگایەکەوە دەبن بە هاوخەمی براکانمان لە قودس ئێمە هەمووان دەزانین کەوا قودس یەکەم ڕووگەی مسلمانان بووە و هەروەها قودس یەک بەڵە سپاس بۆ پامێرمان ڕامیار عوسمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بەردەوام بە ڕامیار دواتر لێدوانی میوانەکانتم بۆ وەربگرە و بۆم بگوازەوە گرنگن بۆ من دەمێ بگەڕێمەوە ناو ستۆدیۆ لەگەڵ مامۆستا فاڕۆق مامۆستا بۆرە زۆر تاخیرمان کردی وەکو کۆتا پرسیار بۆ بەڕێستان دەمێ بزانم کە کێشەی فەڵەستین هیچ ئومێدێک هەیە کە چارەسەرێکی هەبێت یاخود ئەم پرسە کێشەیەکی مێژوویی هەیە و بەردەوامیش دەبێت بەڵێ بێگومانم کێشەیە بۆ عەلێکی مێژووی هەیە و قۆناغ بە قۆناغ سەری هەڵداوەت و هەنێجار ئارام بۆ هەنێجار لە قۆناغشکێدا لە فۆرمشکێدا سەری هەڵداوەتەوە بەڕاستی ئەمە یعنی ئەگەر تۆ سەری ڕابردوو بکەی بۆ نمونە هەچ کاتێک کە وڵاتانی زلهێز یاخود نێرانی قودس و خەڵکی فەڵەستین و ئاینەکان کاتێک کە باڵانسی هێز گۆڕاوە و هەوڵیانداوە جارێکی قودس بەلای خۆیاندا کەمان شێشکردن یاخود دەستی بەسەردا بگرنەوە ئێمە باسم چۆن لە حملەیەکەمی سەلیبیا دەستیان بەسەراگرت تا دوای سەلاحەدینی ئەیوبی بۆ جاری دوم فەتحی کرد و چۆن جارێککە لە دوای بەڵێنی بەلفۆڕەوە دوای جەنگی جیهانیەوە جارێککە بەم شێوەیە داگیرەکرێەوە قۆناغ بە قۆناغ خاکی زیاتر داگیرەکرێەوە لە چلۆشکە دەوڵەتی ئیسرائیلدا ئامەزێ بە پشتیوانی نەتەوەیەکگرتوەکان و وڵاتانی زلهێز و وەتی لەو کاتەشەوە بە تایبەتی ئەمریکا بە تایبەت کە دیفاعیان لێەکە و ئەم سراعە بەڕاستی هەیە و بەردەوامە بێ و ئەم سراعە بە جۆرە لە جۆرەکان کە درێژە کێشێت تا و کاتێک کە بۆ نمونە وجدانی مرۆڤایەتی دەجوڵە یاخود باڵانسی هێز بە جۆرە جۆرەکان دەگۆڕێت ئەو کاتێک کە دەسڵایەکی عادل کەسێکی وەکو سەلاحەدینی ئەیوبی دەوڵەتێکی دادپەروەر دەوڵەتێکی خاوەن وجدانی مرۆڤایەتی و دەوڵەتێکی ئیسلامی کە بتوانێت قودس فتح کاتەوە و ئارامی بۆ بگیرێت و ئەگەرنا لە سایی زلێزی ئەمڕۆی جیهاندا زلێزانی ئەمڕۆی جیهاندا لە سایی سیاسی دوژمنکارانە و بێویژدانانە و مرۆڤکوژی دەوڵەتی ئیسرائیلدا ئەم کێشەی تا دێ بەرەو گەورەتر ڕات چونکە دەوڵەتی قوارەی جوولەکە لە ئیسرائیل تەنها بۆ سنووری ئێستا ڕازی نابێ ئەو پێی وایە کە سنووری ئەو لە نیل بۆ فراتە و قۆناغ بە قۆناغ هەوڵەدا سنوورەکەی فراوانتر بکە خاشی زیاتری مسلمانان و ئیتر فەڵەستینیەکان و دەروی فەڵەستینیەکانیش دەست بەسەردا بگرێ و داگیری بکات تەنها بۆ ئەگەر سەیەکیان بۆ منە لە 1970 بەڵێنێک بووە قۆناغ بە قۆناغ هانی جوولەکان دانەوە کۆچکەن و ئیتر لە ژێر ڕاودونان و ترس و تۆقاندن و سوپای نیمچەنی هێنیان هەبووە و سوپای ئاغانا و دوو سوپای نهێنیان هەبووە کە کوشتوبوری خەڵکیان گرەوە خەڵکیان دەرکرد لە زیێدی خۆی تاگەیشت بە 48 و لە 67 ئەم سنووریان فراوانتر گە بڕاستی کە پێڵە شەڕی شەش ڕۆژەی عەرەبی ئیسرائیل لە بریەوەی کە عەرەبیستان کۆمەڵی خاچی کە لە فەڵەستین فتحکەن بەڵام لە دەستیاندا جۆلان تا ئێستا بۆ نمونە بەرمونە قوسی شەرقیان گرد و غەزەیان گرت تا لە ژێر فشاری حەماسە لە 2005 ئیسرائیل ناچارە بێ غەزە چۆڵکاوی سەحابی لەگەڵ ژێر فشاری حەرەکەی حەماسە بۆ یعنی بەڕاستی جوولەکە ئێوێ ئەم ڕووداوانە زیاتر تەسعید کە زیاتر تووتیژیان کە و ئێوە سنوورەکەی بەرفراوان کە بێگومان ژەم بە کوشتوبڕ و بە خوێن ڕێژوو بە کاولکاری بۆیە ئەم یعنی بەڕاستی ئەم سراعە زۆر باش وەکو گەلی کوردی موسڵمان ئەضعف الئیمان تەنها ئیدانەکردنمان لەسەرە وەکو کە دەبینین کە وڵاتیان ناڕەزاتی دەردەبرن سپاس بۆ بەڕێز مامۆستا فاڕۆق محەممەد مامۆسای زانکۆ سپاس کە کاتی زۆرمان گرتی دووبارە بەخێر بێت
بەڕێزان دوای ئەو ناوبڕە جارێکی دیکە دەگەڕێنە وڵاتان و لە ڕووماڵی گربوونەوەکان بەردەوام دەبین. سڵای خواتان لەبێ بینەرە عەزیز و خۆشەویستەکانم لەم ڕووماڵە تایبەتەدا سەبارەت بە پێشگیریەکانی زانایان و هاوڵاتیان و چین و توێژەکانی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە قودسی پیرۆز و لە هاوڵاتیانی سڤیلی فەڵەستین لەگەڵتانین و لە ئێستادا ئەوەی کە دەیبینن بەشێک لە گردبوونەوەی هاوڵاتیانە لە سەکۆی ئازادی لە پارکی ئازادی شاری سلێمانی کە مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان بەو گردبوونەوەی هەڵساون و لە شاری هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە بەشێک لە هاوڵاتیان گردبوونەوەیان کردووە بۆ پشتیوانی لە خەڵکی سڤیلی فەڵەستین. ئێمە لەگەڵ پەیامنێرانمان لەگەڵ تۆڕی پەیامنێرانی کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵتانین بۆ ڕووماڵکردن و گواستنەوەی تەواوی دیمەنەکانی پشتیوانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هاوڵاتیانی کەرتی غەزە و فەڵەستین بە شێوەیەکی گشتی. خۆشەویستانم ئێستاش پەیامنێرمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجەوە دیمەنەکان و لێدوان و بیرروبۆچوونی خەڵکی هەڵەبجەوان بۆ دەگوازێتەوە سەبارەت بە بەشداریکردنیان لە گردبنەوەکەی ئەمڕۆ بۆ پشتیوانی لە خەڵکی سڤیلی فەڵەستین. سامان سڵاوت لێبێ ئەم کاتت باش. بەڵێ ماوەستا زانە سڵاوتان لێبێ. پێشتر لەگەڵ سڵاوتان لێبێ وەک دەبێت لە پشتی بنەوە ئێستا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکانی سنووری پارێزگای هەڵەبجە هاتوونێتە ئێرە و ئاو خەمیوا سوزی دەردەبڕن بۆ مسلمانانی کەرتی غەزە و فەڵەستین وەک دەبینن لێرە ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی ئاینی لێرن. من ئەچمە لای بەشێک لە ئەو بەشداربوانەی کە لێرن ئێوە چ پایمەکتانیە بۆ مسلمانانی کەرتی وەڵای بۆ هاتنە بۆ پشتیوانی مسلمانانی هەما و زڵم نێگرایی فەلەستینی و غەزرە.
وەک دەبینن ماوەسەزانە ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی ئاینیش لێرن وەک دەبینن هاوشانی هاوڵاتیان کە ژمارەیەکی زۆر هاوڵاتیان لێرن و گردبوونەتەوە و سۆزی خۆیان دەربن بۆ مسلمانانی کەرتی غەزەوە و بردومان و هێرشانی کە ماوەی 11 ڕۆژە قەواری ئیسرائیل دەیکاتە سەر خەڵکی سڤیلی فەڵەستین و غەزە. ماوەسا جەمال ئەگەر بێنە ئێرەوە سپاس دەکەم. چی بکرێ بۆ ئەوەی کە هیچ نەبێ بتوانی ناوسۆز بین بۆ مسلمانانی کەرتی غەزە و ئەو زوڵمەی بەرامبەر و میلەتە ئەکرێ؟ دیارە کێشەی قودس و کێشەی فەڵەستین کێشەی هەموو ئینسانێکی ماندار مسلمانە. کەمترین شتێک کە بۆیان بکەین نزا و پاڕانەوەی لە نوێژەکانمانە لە کاتی عیبادەتەکانمانە و دووەم ڕێکاریش ئەم هاوسۆزیەیە ئەم گردبوونەوەیە ئیعلانی بکەین کە بەڕاستی فەڵەستین بەتەنیا نییە و ئازاری مسلمانان ئازاری هەموو لایەکمانە. خوای گەورە دەری خێران لێ بکات ئینشاءالله. ماوەسازانە منەوە دەم ژماری زۆر لە بەشداربوانێرە بگوازمەوە ئەوانەی کە لێرن ماوەسایانی ئاینی و هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکان. ماوەساتەها چۆن بتوانین ئاوسەزی خۆمان دەربڕین بۆ ئەو ستەم و زوڵمەی کە بەرامبەر گەلی فەڵەستین و قودس بەرامبەر قودس و بەرامبەر مسلمانانی غەزە ئەنجامەدرێت. وەڵای ئێمە ئەوەندەی پێمان بکرێ بە پێی توانای خۆمان لێرە پشتیوانی خۆمان دەربڕین بۆ گەلی فەڵەستین و بۆ قیبلە یەکەمی مسلمانان، چونکە بەڕاستی فەڵەستین و میلەتی کوردی ئێمە هاوشێوەن لە زوڵمی نیزامی عالەمی بە تایبەتی غەربیە. وەکو یەک زوڵمان لێ کراوە و حەقمان خوراوە و مافمان خوراوە و خاکمان داگیر کراوە. بۆیە لێرەوە بە پێی توانای خۆمان پشتیوانی خۆمان دەربڕین بۆ ئەقسای پیرۆز و بۆ میلەتی فەڵەستینی بەڕێز. ماوەسا مەلەتامیەوە پرسیارێ لە تۆ بکەم. خەڵکان ێگەی ئەڵێ کێشەی فەڵەستین کێشەی ئێمە نییە. ئێوە قسەتان چییەوە پەیامیەوە بۆ داگیرکاریە چییە؟ ئێمە کێشەی هەموو کەسێک کە زوڵمی لێ بکرێ کێشەی ئینسانی مسلمانە، چونکە ئاینی پیرۆزی ئیسلام پەیامەکانی خوا کە هاتوۆتە سەر ئەرز بە پێغەمبەرانە بۆ یە کە زوڵم نەکرێ. لەبەرەوە فەڵەستین مەسەلەیەکی مەبدەئی و عەقیدەی بیرروبڕوایە. مەسرای پێغەمبەری خۆیە صلی الله عليه وسلم، ڕۆحی هەموو پێغەمبەران لەوێ ئامادەیە. دینی ئیسلامیش دینی سەلامە، سەلام لە ئادەم پێغەمبەر هەتا خاتم پێغەمبەر یەک دینە. لەبەرەوە قودسێتی ئەو شوێنەکە ئەشکێنرێ، قودسێتی دڵی هەموو مسلمانی ئەشکێنرێ لە سەرتاسەری ئەرزە، لە مەشرق بێ، لە مەغریب بێ، لە ئەمریکا بێ، لە ئوسترالیا بێ، لە کوردستانە بێ، لە هەر شوێنێکا بێ ئەو قودسێتە بشکێ ئێمەی مسلمان پێویستە هەمومان بەرامبەری بوێسین و پشتیوانی خۆمان دەبڕین بە ئەو قەزەیە. ماوەسازانە هاوشێوەی برایان نەتوانم بڵێم خوشکان و ئافرەتانی ژمارەیەکیان هاتوون لێرە بەشداریەم گردبوونەوە بەشداری ئەم هاوخەمیەکەن و لێرەوە لە ڕێگەی پەیامی جیاوازەوە بە دروشم و بە نووسینی جیاواز هاوخەمی خۆیان بۆ گەلی فەڵەستین دەردەبڕن. سڵاوتان لەبێەوە پەیامیەوە چییە بۆ مسلمانانی فەڵەستین؟ وڵا داوای لە هەموو گەلی کورد و عەرەب و هەموو یەکەین بەدەم داوای ئەم داماوانەوە بێن، ئەم مسلمانانەوە بێن کە هیچ کەسێ لایەکیان لێ ناکاتەوە. ئێمە داواکارین هەمویان بەدەمیانەوە بێن و لەم زوڵمە نەجاتیان بێت. وەکو خوشکێک کە بەشداریم گردبوونەوە و هاوسۆزی خۆتان دەربڕن بۆ مسلمانانی کەرتی غەزە و فەڵەستین چ پەیامێکتانەیە؟ وڵا پەیام ئەوەیە یەکەم هاتم بۆ پشتگیریکردنی ئەهلی غەزە بە تایبەت و مسلمانانی جیهان هەر هەمووی. پەیاممان ئەوەیە نەتەوەی گرتوەکان باسی مافی مرۆڤەکەن، کوا مافی مرۆڤ بۆ ئیسرائیل و بۆ جوولەکە نایەنەدەن. مامۆسازانە ژمارەیەکی زۆر لە چین و توێژە جیاوازەکان لە مامۆسایانی ئاینی لێرن هاتوون بەشداری ئەم گردبوونەوە دەکەن ئاوسۆزی خۆیان بۆ ئەو داگیرکاری کە قەوارەی ئیسرائیل بەرامبەر بە مسلمانانی کەرتی غەزە و گەلی فەڵەستین دەردەبرێ. لێرە وەک دەبین ژمارەیەکی زۆر. بەڵێ سوپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح. دیارە لەم بەشەدا بۆ دواتر لەگەڵتان بەردەوام دەبین سامان تکایە لەگەڵمان بمێنەوە. خۆشەویستانی بینەر لە ئێستادا پەیامنێرمان ڕامێر عوسمان لە شاری سلێمانی و لە پارکی ئازادی وەردەگرین. ڕامێر سڵاوت لێ بێ و ئەم کاتت باش. بەڵێ زانە سڵاوی خواتان لێ بێ ئەم کاتتان باش. پێشتر خەڵک پەیتا دەهاتە ناو گردبوونەوەکەی سەکۆی ئازادی لە شاری سلێمانی. ئێستا جۆش و خۆشی هاوڵاتیان و پەرۆشی هاوڵاتیانی سلێمانی چۆنە بۆ بەدەمەوە هاتنی ئەو بانگەوازەی کە مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری و مەکتەبی زانایانی یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕایان گەیاند کە ئەمڕۆ کاتژمێر 4:30 خولەک گردبوونەوەیەکی فراوان و گشتی لە پارکی ئازادی لە شاری سلێمانی بۆ پشتیوانی لە هاوڵاتیانی ستەم لێکراوی غەزە و فەڵەستین
ئەنجام دەدرێت. ئێستا جۆش و خۆشی هاوڵاتیان بۆ بەدەمەوە هاتنی ناوگربوونەوەکە چۆنە؟ بەڵێ دەمێ ئەوە بڵێم لە ئێستادا ینی سەکۆی ئازاد دەتوانم بڵێم کە پڕ بووە لە هاوڵاتیان، ینی بە جۆش و خۆشێکی زۆرەوە هاتوونەتە سەکۆی ئازاد وە دەیانەوێت لێرەوە پەیامی خۆیان بگەێنن بە گەلی مەزلومی فەڵەستین. ئەوانەی کە لێرەن تەنها زانانی ئاینی نین، تەنها مامۆستایانی ئاینی نین، ئەوانەی کە لێرەن لە سەرجەم چین و توێژەکان لە سەرجەم چین و توێژەکانی تێدایە لە هاوڵاتی ئاسایی، لە هاوڵاتی ئاسایی، لە مامۆستایانی ئاینی، لە مامۆستایانی زانکۆ، ینی سەرجەم چین و توێژەکان لێرە بەشدارن. دەمەوێت بچمە لای بەشێک لەوان بزانی قسە و پەیامیان چییە. فاتمە خان سڵاویتان لێ بێتم کاتتان باش، سپاس دەکەم. دەمەوێت پێم بڵێ پەیامی ئێوە چی ئەمڕۆ لێرە کە بەشداری لەو گرتبوونەوەی کردبوون؟ بەخێر بێن یاخوا دیارە ئێمە ئەمڕۆ هاتووین هاوخەمی خۆمان دەرببڕین بۆ خەڵکی زوڵم لێکراوی فەڵەستین کە ئەمە چەندین ساڵە لە ژێر زوڵم و ستەمی ئیسرائیلا ئەناڵێنن و بە تایبەتی لەم چەند ڕۆژەی ئەخیرا کە بە تەواوەتی بە بەرچاوی هەموو دنیا و بەرچاوی مافی مرۆڤ و وڵاتە زلهێزەکانەوە خوێنێکی زۆریان بە ناحەقە ڕێژێ هەمویان بەڕاستی ماڵەکان. خۆشەویستانم ئێستا بەرنامەی مەراسیمی پشتیوانیکردن لە غەزە و فەڵەستین لە پارکی ئازادی لە شاری سلێمانی دەستی پێکرد. ئێمە بینەری بەشێکی دەبین بۆ ئێوەی خۆشەویستی دەگوازینەوە. من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. وآتينا موسى الكتاب وجعلناه هدى لبني إسرائيل ألا تتخذوا من دوني وكيلا ذرية من حملنا مع نوح إنه كان عبدا شكورا. وقضينا إلى بني إسرائيل في الكتاب لتفسدن في الأرض مرتين ولتعلن علوا كبيرا. فإذا جاء وعد أولاهما بعثنا عليكم عبادا لنا أولي بأس شديد فجاسوا خلال الديار وكان وعدا مفعولا. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. أما دبواني بريز دل سوزاني مزقوتي أقصاي بيروز قدسي شريف مبارك
خۆشەویستانی ڕووگەی یەکەمی موسڵمانان و سێهەم مزگەوتی پیرۆزی موسڵمانان و دینی پیرۆزی ئیسلام بەخێر بێن سەرسەر و سەرچاوان خوای گەورە هەموو لایەکتان موفق و سەرکەوتوو و عاقبەت خێر بکات ئینشاء الله. گەلی کوردی موسڵمان وەکو گەلێکی ستەملێکراو هەست بە ئەو ستەمە دەکەن لە برا فەڵەستینەکانیان دەکرێت، وەک ئەرکی سەرشانی موسڵمانێتی خۆیانی دەزانن. کێشەی فەڵەستین تەنها کێشەی عەرەب و فەڵەستینیەکان نییە، بەڵکو کێشەی تەواوی جیهانی ئیسلامی بەبێ جیاوازی نەتەوە و مەزهەبەوەیە. گەلی کورد وەکو گەلێکی ستەملێکراو باش دەزانێت چ ستەمێک لە فەڵەستین و قودس و فەڵەستینەکان دەکرێت. بۆیە لەم ڕۆژە پیرۆزەدا کە ڕۆژی پێنجشەممەیە هەر سێ لایەنی کۆمەڵ و یەکگرتوو بزوتنەوە هەستان بە سازدانی ئەم گردبوونەوەیە وەکو پاڵپشتیەک بۆ براکانیان لە فەڵەستین و ئەو برانەیان کە ئێستا لە مزگەوتی ئەقسا لە ژێر چەپۆکی زایۆنیزم و کیانی سەهیۆنی ئیسرائیلدایە. داواکارین لە خوای پەروەردگار ئاوڕی خێر لەوانیش و لە ئێمەش بداتەوە و سەرکەوتویان کە بە تایبەت برایانمان لە غەزە ئینشاء الله. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، پێش هەموو شتێک داواکارم ئەگەر لە ژێر سێبەرەکان و لە شوێنە جیاوازەکانی پارکەکە خەڵکێک هەیە خوشکانمان هەن تکاتان لێکم فەرمونون تەشریف بێنە ئەم بەرەوە، ئەگەر نا لە خزمەتان ناین یاخوا بەخێر بێن. ئێستاش وتەی بەخێر هاتن لەلایەن زۆر بەڕێز مامۆستا جعفەر پێشنۆژ و وتار خوێن با بەڕێزیان بفەرمونون. بەناوی خوای باڵادەستی پشتشکێنەری زاڵمان، جەماوەری کوردستان، ئیسلام پەروەرانی قورئان و سونەتی پێغەمبەر، عاشقانی دین و شەیدایانی قودس و مەدینە و کەعبەی پیرۆز، هەموو بەخێر بێن، بەخێر بێن بۆ پشتیوانی لە ڕووگەی یەکەمی موسڵمانان، هەموو بەخێر بێن بۆ دیفاع لە خوێنی بەناحەق ڕژاوی منداڵ و ژن و خەڵکی سڤیلی فەلەستین، بە ناوی زانایانی سەربەرز و بە ناوی زانایانی سەربەرزی شوێن پێهەڵگری سەلاحەددینی ئەیوبی سوپاسی ئامادەبوونتان دەکەین، سوپاسی دڵگەرمیتان دەکەین. ئامادەبوونتان لێرە ئەرکێکی ئیمانی و ئینسانی و ئەخلاقی ئاینی پیرۆزی ئیسلامە، تۆمارێکی مێژوویە بۆ دنیا و قیامەتمان، وێنەیەکە بۆ دواڕۆژی، وێنەیەکە بۆ ڕۆژی دوایی و جێگەی شانازیمانە. زانایانی سەربڵند، شێخانی تەریقەت، ڕیشسپی و پیاو ماقوڵان و لاوانی نەوەی سەلاحەددینی ئەیوبی، خوشکان و دایکانی مەردی مەیدان، ئێمە هەمومان لە شارەکەی کاگ ئەحمەدی شێخ لە کوانووی شۆڕش و نەبەردی هەمیشە زیندوی سلێمانیەوە لێرەین تا بە هەموو دنیا بڵێین ئێمە لێرەین، تا بە جوولەکەی سەهیۆنی داگیرکەر بڵێین قودس لە ناو دڵماندایە، قودس ڕووگەی پیرۆزی یەکەمی پێغەمبەرمانە، قودس وێزگەی ئیسرا و میعراجی کۆتا پێغەمبەری ئیسلامە، قبوڵ ناکەین ئاوا بێحورمەتی تیادا بکرێت. ئێمە لێرەین تا بە سەهیۆنی خوێنمش بڵێین مسلمانان هەموو یەک لاشن، ئازاری مسلمانێک ئازاری هەمومانە، گیان و ماڵمان فیدای فرمێسک و خوێنی خوشک و براکانمان دەکەین.
ئێمە لێرەین تا بە سەهیۆنی خوێنمش بڵێین مسلمانان هەموو یەک لاشن، ئازاری مسلمانێک ئازاری هەمومانە، گیان و ماڵمان فیدای فرمێسک و خوێنی خوشک و براکانمان دەکەین. ئێمە لێرەین تا بە هەموو دنیا بڵێین قودس هی ئەوە نییە بێحورمەتی تیا ئەنجام بدرێ، قودس قودسی پێغەمبەرمانە، قودس قودسی تەواوی پێغەمبەرانە، ئەوانیش لە شەوڕەوی و ئیسرا و میعراجدا بە فەرمانی خودا ڕادەستی پێغەمبەرمان محەممەد المستەفا کراوە. قودس قودسی ئێمەیە، چونکە ئێمە بە پیرۆزی دەزانین و بە پیرۆزی ڕادەگرین. ئێمە لێرەین تاوەکو بڵێین ئیتر بەسە، ئیتر بەسە خوێن ڕشتنی بەناحەق، ئیتر بەسە ستەمکاری، ئیتر بەسە بێحورمەتی کردن بە قودسی پیرۆز. دڵنیابن چارەنووسی ستەمکاران و خوێن ڕژان لە ناوچوونە. قودس هەموو مرۆڤەکان خوای خالق خاوەنیانە، خوای مەزن خاوەندارێتی دەکا. دڵنیابن تۆڵەی خودا زۆر نزیکە. مژدەکانی پێغەمبەرمان بۆ لە ناوچوونی دوژمنانی قودس، بۆ لە ناوچوونی دوژمنانی قودسی پیرۆز زۆر نزیکە. ومەکەڕوا ومەکەر الله والله خير الماكرين. والسلام عليكم ورحمة الله. تکایە لەگەڵما ئەم دوروشمە بڵێنەوە. هەتا هەتا هەتایە قودس لە دڵماندایە، هەتا هەتا هەتایە قودس لە دڵماندایە، هەتا هەتا هەتایە قودس لە دڵماندایە. لا إله إلا الله الأقصى حبيب الله. دنجێکی بەرزتر. لا إله إلا الله الأقصى حبيب الله. لا إله إلا الله الأقصى حبيب الله. دەستان خۆش بێ. ئامادەبوانی بەڕێز ئێستاژ وتەیەک لەلایەن زۆر بەڕێز ببورن، هۆنراوەیەک لەلایەن مامۆستا عومەر نیزامی قەسیدەیەک پێشکەش دەکا. مامۆستا عومەر با بفەرمێت. والصلاة والسلام على رسول الله. پێشەکی داوای لێبوردن لەو برا کوردانە و خوشکە کوردانە ئەکەم کە عەرەبی نازانن. پەیامێکی عەرەبیە لە نوێنەری ئێوەوە ئەینێرم بۆ برا عەرەبەکانتان لە هەر کوێ هەن. قەسیدەیەکی عەرەبی تازە دامانەوە قوربان جان. أسترعي انتباه السامعين الكرام إلى أن القصيدة ليست لي، وإنما هي لخالي العزيز الشيخ كمال الشيخ نوري الشيخ بابا علي رحمه الله، المتوفى في عام 2009 ميلادية 1430 هجرية، ويعود تاريخ إلقائها الأول إلى عام 1969 حينما كان المومى إليه إماما وخطيبا في الجامع الكبير في قضاء الأسكندرية محافظة بابل العراق، حيث ألقاها في حفل جماهيري بمناسبة الإسراء والمعراج. والقصيدة بطولها مطبوعة في ديوانه ديوان جيلة
لمن يريد الاطلاع عليها، وقد اجتزت من القصيدة بعضها بما يلائم هذا المكان وهذه المناسبة الكريمة، حيث يقول: تشفي نفس بالذكرى وما أدراك ما الذكرى، أتتنا ليلة فيها تجلت آية البشرى، فعادت ليلة الإعجاز بالمعراج والإسرى، ففيها قد سما فخري وازدادت فخرا، ومن بيت شريف زده ربي دائما طهرا، ومن بيت شريف زده ربي دائما طهرا، إلى بيت ورسل الله فيه أكثر الشكرا، وسار في السماء حتى أراه الآية الكبرى، وسار في السماء حتى أراه الآية الكبرى، سرى والقوم في نوم وصاروا الصبح كالسكرى، فأعظم بالذي أسرى وسبحان الذي أسرى، وصبي أنت يا عين، وصبي أنت يا عين على ما حل بالمسرى، فأحيوها بني ديني وطيبوا أنفسا عطرا، فأحيوها بني ديني وطيبوا أنفسا عطرا، فسهر الليل بالذكر يزيد العزم والصبر، ودمع العين لا يجدي عسى أن تدفن الوغرا، ونادوا يا حماة الدار هلموا ابحثوا الثأر، ونادوا يا حماة الدار هلموا وابحثوا الثأر، فبالإخلاص لله تنال الأمة النصر، وبالصبر على العسر إلهي يكتب اليسر. فلسطين تناديكم، فلسطين تناديكم، وجرح القدس لن يبرى إذا لم تقهروا من يحكم إخوانكم قسرا، فلحم المسلم فيها غدا أرخصها سعرا، ومن يرضى بأن يجري دم إخوانه هدرا، فقووا ساعد الجد كفى أن تعتبوا دهرا، فذا التأريخ يخزينا هلموا غيروا المجرى، وغسل العار يدعوكم إلى أن تذكروا البدر، وأبطالا تعودوا إن أخذتم منهم العبرة، وأبطالا تعودوا إن أخذتم منهم العبرة، فصهيون من الرجس وزادت رجزها نشرا، فصهيون من الرجس وزادت رجسها نشرا، بشيطان بأمريكا ومهما تمكر المكر، فلا تعلوا على الحق وجيش الحق لا يزرى، إلى توحيدكم قلبا ومن فرقتكم حذرا، وافشوا بينكم سلما وكونوا رحبا صدرا. يا رب العالمين خوايا حقي مناڵی ساوا ژن و مناڵ و فەقیر و هەژار ئەوانەی کە بنبەژێر ساڕوخەکانی ئیسرائیلەوە خوايا حەقیان بسێنە یا ئەڵڵا تۆڵەیان لێ بسێنە یا رب العالمین بێ بەهانایانەوە هەر خۆت پشت و پەنای بێکەسانی هەر خۆت یارمەتی دەریانی خۆت فەرمووتە فەئەخەذناهم ئەخذ عەزیز مقتەدر خوايا ئەو سپایە بگرە و لە ناوی بەرە خوايا بۆ خاتی گەورەی خۆت و ناوە جوانەکانە بۆ خاتی ئیسمی عەظەم و هێز و دەسەڵاتی ئەو زاڵمانە لە بن بێنە خوايا ئەوەیشی پشتگیریان لێکە خوايا بێحورمەتی کەی خوايا سووکی کەی خوايا ڕسوای کەی یا ئەڵڵا بۆ خاتری ناوە جوانەکانێ بۆ خاتری ئیسمی عەظەم و لەم وەلعەسرا داوات لێکەین خوايا یارمەتی دەریان بی مسلمانانی ئەقسا مسلمانانی غەزا لەو ناڕەحەتی و لەو مەرگە ساتە ڕزگارکەی
خوایە بۆ خاتی گەورەی خۆت و ناوە جوانەکان ئێمەی کوردی میلەتی مسلمان زڵم و ستەمی زۆرمان لێکراوە دڵمان بۆیان ئەسووتێ وەکو ئیماندار مسلمانن ئەهلی قیبلەن خوایە مزگەوتی ئەقسا یەکەم حرەمەینە و سێم قیبلەی مسلمانانە یەکەم قیبلەی مسلمانان و سێم حرەمەینە یا رب العالمین خوایە ڕزگاری کەی لە ژێر چەپۆکی ئەو زاڵم و ستەمکارانە خوایە بۆ خاتی گەورەی خۆت و ناوە جوانەکانە بۆ خاتری ئیسمی عەظەم و خوایە یارمەتی دەریان بی خوایە خۆت فەرمووتە إنا لننصر رسلنا والذين آمنوا في الحياة الدنيا خوايا سريان خي خوايا بشتيان بشتيني أو ظالم مستمكارانا يا الله داوال لي كين بنا وجوانا كان الدعاء كان من جراب كي والله دعاء كان من بديتوا هر أو من فيكري استاي ما دعاء كين لتو يا رب العالمين خد فرموتا ليتانا تكبير سێجار لەسەر یەک بیڵێنەوە تەکبیر لا إله إلا الله محمد رسول الله ئامادەبوانی بەڕێز ئێستا وتەیەک بە زمانی عەرەبی لەلایەن زۆر بەڕێز مامۆستا محەممەد چیمەنیەوە با بەڕێزیان بفەرمن أيها الحضور الكرام الآن كلمة للشيخ محمد شيمني يلقيها عليكم باللغة العربية تضامنا مع إخوته وإخوانه في فلسطين وفي غزة العزة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه وسلم أجمعين. قلت يا أقصى سلاما قال هل عاد صلاح؟ قلت لا إني حبيب يرتجي منك السماح. قال والدمع يفيض هدني طعن الرماح، هدني ظلم اليهود والثرى أضحى مباح. إخواني وأخواتي الأعزاء، سلام عليكم ورحمة الله وبركاته. لا شك أن للقدس مكانة عظيمة في قلوب المسلمين ومنزلة كبيرة في وجدانهم، فهي أول قبلة للمسلمين وثاني مسجد وضع في الأرض بعد المسجد الحرام، وثالث مسجد يشد إليه الرحال مسرى النبي عليه الصلاة والسلام ومعراجه إلى السماوات العلى. فيه تضاعف أجور الصلوات، وفيه صلى نبينا عليه الصلاة والسلام إماما بالأنبياء، بورك فيه وبمن حوله. قال تعالى: سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. وقال عليه الصلاة والسلام: لا تشد الرحال إلا إلى 3 مساجد: المسجد الحرام، ومسجد الرسول صلى الله عليه وسلم، ومسجد الأقصى. فهي مهبط الأنبياء والرسل ومهد الرسالات، ومنها انطلاق الهداية للبشر لعبادة الله وحده عز وجل. لكن مع الأسف الشديد تتعرض المسجد الأقصى للظلم والعدوان والانتهاكات من قبل الكيان الصهيوني الغاصب، وما يزال هذا الظلم مستمرا حتى يومنا هذا. فقد تعرض للإحراق ومحاولات الإغلاق ومنع المصلين من دخوله، والتشديدات في دخوله، والتضييق على أهل القدس وساكنيه، والحفريات التي تجري أسفل المسجد الأقصى، ومخططات بناء الهيكل المزعوم وغير ذلك. إخواني الأعزاء، إن قضية القدس ليست قضية للفلسطينيين وحدهم،
بل قضية كل من يشهد لله بالوحدانية، فهي قضية عالمية وإسلامية، إذ من الواجب على كل مسلم أن يشعر بمعاناة إخوانه وأخواته، وأن يعيش مع آلامهم أينما كانوا. ومن هذا المقام وفي هذا الصدد يقول عليه الصلاة والسلام: من لم يهتم بأمور المسلمين فليس منهم. وقال: مثل المسلمين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. لذلك نحن بدورنا كمسلمين وكإخوة وكأحفاد صلاح الدين نستنكر بشدة ما يقوم به الكيان الصهيوني من انتهاكات وجرائم بحق الأقصى المبارك وأهلها، وندعو المجتمع الدولي والمنظمات الإنسانية المختلفة لإدانة ما يفعله الكيان الغاصب والتحرك الفوري لإجبارها على وضع حد للانتهاكات العنصرية المقيتة. كما نطالب المسلمين جميعا أن يتعاونوا على اختلاف ألسنتهم وألوانهم وعلى تباين دولهم لصيانة المسجد الأقصى المبارك، مسرى النبي صلى الله عليه وسلم ومصلى الأنبياء، من أيدي هؤلاء العابثين. وندعو جميع المسلمين بأن يتضرعوا إلى الله سبحانه وتعالى ويدعوا لإخوانهم وأخواتهم بإخلاص ويقين، فالدعاء خير سلاح وله تأثير عظيم. نسأل الله تعالى بأسمائه العلى وصفاته العلى، بأسمائه الحسنى وصفاته العلى، أن يحرر المسجد الأقصى من براثن اليهود الغاصبين، ويرزقنا صلاة فيه قبل الممات يا رب العالمين. وصلى الله وسلم على نبينا محمد وآله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته. والله يا أقصى عادتنا العزم للناصور، شفنا الشهادة من برد من النيل بناصور، كل بيت بشيخ الجراح لا إلا قصور، لا إلا قصور أقصى. دووبارە سوپاس و پێزانین بۆ زانایانی بەڕێز و سەرجەمچین و توێژەکان و ڕەنگە جیاوازەکان و ئامادەبووان و تەواوی لایەنەکانی تر. خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە و سوپاس بۆ ئامادەبوونتان دووبارە. ئێستا سرودێک پێشکەشەکرێت لەلایەن هونەرمەندی دەنگخۆش و ئازیز کاکە خەلیل شەکرالی، با بفەرمێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. لبيك إسلام البطولة كلنا نفدي الحمام، لبيك واجعل من جماجمنا لعزك سلما، لبيك إن عطش اللواء سكب الشباب له الدماء، لبيك لبيك لبيك. سوف نبقى هنا كي يزول الألم، سوف نحيا هنا سوف يحلو النغم. موطني 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 موطني
موطني ذا الفداء موطني 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 يا أنا رغم كيد العدا رغم كل النقم سوف نسعى إلى أن تعم النعم سوف نرنو إلى رفع كل الهمم للمسير للعلا ومناجاة القمم فلنقم كلنا للدواء والقلم كلنا عطف على من يصارع السقم ولنواصل المسير نحو غاية الأهم ونكون حقا خير أمتي بين الأمم موطني 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 ذا الفداء موطني 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 يا أنا بويني ويرانيكا ازي شري تاريكا بويني ويرانيكا ازي شري تاريكا راويني ريقي بيميا قدس بس هرهي ايميا راويني ريقي بيميا قدس بس هرهي ايميا صلاح الدين بابيرما إسلام عينو شيرما صلاح الدين بابيرما إسلام عينو شيرما لو تيمن لبيرما أقصى بس هرهي إيميا لو تيمن لبيرما أقصى بس هرهي إيميا هلب جو غزة هيمنا زايوني بو من دشمنا هلب جو غزة هيمنا زايوني بو من دشمنا تامرم هواريمنا تامرم هواريمنا أقصى بس هرهي ايميا أقصى بس هرهي ايميا كان مروبا كجان بربونة تامن علوجان درو كان مروبا كجان بربونة تامن علوجان قر هر هموش من بكوجن قر هر هموش من بكوجن قدس بس هرهي ايميا قر هر هموش من بكوجن قدس بس هرهي ايميا بقسام ياسين وبالصاروخي أمين بقسام ياسين وبالصاروخي أمين بقمان بايقين وأقصى بس هرهي ايميا أقصى بس هرهي ايميا ين من فدای مسرای نبی ين من فدای مسرای نبی فارسو ترك كرد عربي الأقصى لنا ما لهم الأقصى لنا ما لهم أقصى بس هرهي ايميا أقصى بس هرهي ايميا. السلام عليكم ورحمة الله. والله يا أقصى عادتنا العازم للناصر شربنا الشهادة من بركة مني للناصر كل بيت
شيخ الجراح ما إلنا قصور ما إلنا قصور أقصانا خيبر خيبر يا يهود جيش محمد سوف يعود خيبر خيبر يا يهود جيش محمد سوف يعود الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله محمد رسول الله لكردستانوا لشاري سليمانيوا وستاوين بۆ براکانمان لە فەڵەستین و غەزە کوردستان و سلeymaniyeden Falastin ve Gazze'deki kardeşimiz için buradayız. Burada durmuşuz. Bizim kardeşlerimiz için Falastin'de, Gazze'de Allah onları korusun. Bizi de korusun. Tüm Müslümanları da korusun inşallah. واقفون من كردستان ومن السليمانية من أجل إخواننا في فلسطين وغزة والمسجد الأقصى المبارك. أنا القدس، أنا أرض النبوات، أنا حدائق من الزهر في أرض الحضارات، أنا المجد، أنا عنوان بيد العز سجلت البطولات. قدس أي نشتماني بنازي برلسوز أي ريقي إسراء أي ريقي إسراء أي معراجي بيروس قد نلي بتنهام ظلمان لمشتا نك إيما خداد لبشتا نك إيما خداد لپشتا تکبیر. ئەمە دەبوانی بەڕێز ئێستا ژووتەیەک لەلایەن بەڕێز مامۆستا ئاری عەزیز پێشنوێژ و وتارخوێن بە جەنابی مامۆستا بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله مهلك الطاغين وناصر المستضعفين. أما دبواني خوشويست خلقاني بوفاو أم بكدار بو دين وجيني خوتان وخلق من حزكم أما جب دو خال بكم هر برسو بابتيكي آيني وعقيدي لإما يتبيشوا کۆمەڵی خەڵکی دڵنەخۆش و دڵکرمێ لەم کەماڵ و لەو پەیج و لەو بەرنامە ئەکەونەتانە و تەشرلێدان کە ئەمە مەسەلەی فەڵەستینە و مەسەلەی عەرەبە و پرسی عەرەبە و پەیوەندی بەر ئێمەوە نییە و ڕەبتی بە ئێمەوە نییە. بۆیە ئێمە بێ پەردە و زۆر بە شانازیەوە بێ شەرم و شکۆڵین لەبەر دوو نوقتە ئێمە هاوسۆز نین بەڵکو بەشدارین لەگەڵ غەزەیە. نوقتە یەکەمیان وەکو شەعبێکی مەزڵوم و وەکو گەلێک کە ئیبادە ئەکرێت جا ئەو گەلە موسڵمان بێ یا موسڵمان نەبێ و لە هەر قوڕنەیەکی دنیا بێت. وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە. خوای گەورە ڕێزی لەو نەفسە گرتووە، خوای گەورە ڕێزی لەو ئینسانە گرتووە. ڕێزی ئەو ئینسانە، حورمەتی ئەو ئینسانە لە دینی ئێمەیا پێ ئەودرێ مەقاسدی شەریعە، نەفسی پارێزراو بێ، نەسلی پارێزراو بێ، ماڵی پارێزراو بێ، ناموس و کەرامەتی پارێزراو بێ، خوێنی پارێزراو بێ، ڕە و شەخسیەتی پارێزراو بێ. لەو منتەڵەقەوە کە بەشەرە و بەنی ئادەمە و ڕێزی هەیە هیچ کەسێ بۆی نێ دەست درێژی بۆ بکە
ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق هیچ نفسێ مەکوژن بە ناحەق خوای پەروەردگارە فەرمێ ئەو نەفسە هەر زمانێ بێ و هەر دینێ بێ و هەر ئایدیایە بێ و لە هەر سوچێکی دنیایە بێ بەڵام کە سەیری واقعی حاڵی ئەو زایۆنست و جوولەکەیە ئەەکەیت مصداقی ئەم ئاەتە دێتە بەرچاو ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا ويشهد الله على ما في قلبه وهو ألد الخصام هيا بزماني شيريني بزماني لوسي باسی دنیا بۆکە و باسی جوانی دنیات بۆکە باسی دیموکراتیت بۆکە باسی مافی مرۆڤت بۆکە خۆی ئێستا ئیسرائیل باسی مافی مرۆڤەکە باسی علمانیەتەکە باسی دیموکراتیەتەکە باسی ئەوەکە کە مافی مرۆڤە پارێزێ وهو ألد الخصام بەڵام ئەمە سەرسەختترین دوژمنی خەڵکە بۆ وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل والله لا يحب الفساد چونکە کە پشتی هەڵکرد ئەکەوێتە عیباد سوتانن ئەکەوێتە بیلاد سوتاندن ئەکەوێتە کوشت و کوشتار ئەکەوێتە فەساد لەسەر ئەرزە ئەو فەسادی ئەمڕۆ لەوێ ئەکرێ ئەو کوشت و کوشتارەی ئەمڕۆ لەوێ ئەکرێ حەفتا هەر مناڵ لە ژەردار و پەردووە سوتاوە و بۆ بەقەرە برود کوا مەجلیسی ئەمن کوا منظمەی حقوق ئینسان أين ما يسمى بالجامعة العربية أين حكام العرب كوان أوانا لكوين أوانا وكو الشعبك لسريان هالقرين وكو الشعبك دفاعيان ليبكن بلان خوهمو أو درشما براقو جوانو أو درشما بدي قداراني كإيلين هموي بيشوانية بويا أو زلهزاني أمرش كلا دنيا داهن بشيكن لو عملية لپێنجی ئەم ساڵدا ئەمریکا بای 735 ملیۆن دۆلار بەس موشکی بە ئیسرائیل فرۆشتووە بۆ کوێ بۆ 360 کیلۆمەتر دووجا کە غەزەیە پیان هەزم ناکرێت کە خاکی خۆیەتی کە شعبی خۆیەتی کە دینی خۆیەتی بۆیە بێپەردە ئەڵێن دیفاعی ئێمە بەشێکی لایەنی ئینسانیە بەڵام ئەوەی ئەو قسانەکە دیارە ئەو ئیحساسەشی نییە ئەو شعورەشی نییە ئەڵێ با شنگال و کەرکوو ڕزگارکە اینجا بچین بە فەڵەستین شنگال و کەرکوو تۆ خۆدیاوە دەستەوە فرۆشتە ئێستا مزایەدە بەسەر فەڵەستین و خەڵکی ترەوەکەی خاڵی دوو هەممان بە ڕێزەکانم بەبێ شەرم هەموو دەقەیە گوتومانە و لە هەموو شوێنێک گەڵێن قودس لا ئێمە مەسەلەیەکی دینیە پرسێکی دینیە یەکەم قیبلەی موسڵمانانە کە پێغەمبەری خوا و ئەسحاب 16 مانگ ڕویان تێکردووە تەرمیش 18 سەحابەی پێغەمبەری خوا لە قودسا مەدفونە و نێژراوە سێهەم پێگەیە لە ئەجر و پاداشی عیبادەتی ئینسانی موسڵمانە مەهبەتی وەحی ئەنبیا و مرسەلینە ئەو هەموو پێغەمبەرانە لەوێ هاتوون ڕێڕە و مەسرای ئیسرا و میعراجی پێغەمبەری خوایە کە بۆ ئاسمان بەرز بووەتەوە ئەو شوێنەیە کە پێغەمبەری خوا ئیمامەتی بۆ سەرجەم پێغەمبەران کردووە بۆیە لای ئێمە قەزەیەکی دینیە المؤمن يغار والله أشد غيرا أو غيرة إنسان إيمان دار مسلمان غيرتي هي وديني پارێزگاری لە دینی ئەکات احتفاظی پێوە ئەکات عایشەی دایکمان ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی من تقم رسول الله صلى الله عليه وسلم لنفسه من شيء انتهك منه إلا أن تنتهك حرمة هي لله عز وجل فينتقم لله عز وجل بها پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم هەرگیز ئینتقام و تۆڵەی نەسوەندۆتەوە بەرامبەر شتێکە بە خۆی کرابێ إلا حرمەتی دین شکێنرابێ إلا ئیستهزا بە دین کرابێ إلا مەحاریم شکێنرابێ هەتکی حرمەتی موسڵمانان و عەقیدە و بیر و باوەڕیان کرابێ پێغەمبەری خوا لەسەری هەڵقڕاوە دیفاعی لێ کرد و ئینتقامی سەندوتەوە بۆیە ئێمەش بەڵێ بە چاوی ئینتقامەوە تەماشایەکەین چونکە هەتکی حروماتی دینی ئێمەیە هەتکی مقدساتی ئێمەیە کە قودسی پیرۆزە بە عەلاوەی ئەوەی کەوا ئیبادەکردنی شەعبێکی بێدەسەڵاتە ئەمڕۆ ئەبینی لە قودسا خەڵک ئەسووتێنرێ خەڵک ئەکوژرێ منعی مزگەوتی لێ ئەکرێ ئایا ئەمانە هەتکی حورمەتی دین نییە وەکو ئیماندار و وەکو مسڵمان بەڵێ بە قەزەیەکی دینی ئەزانین بە قەزەیەکی عەقیدەیی ئەزانین لە داواکەین لە خوای پەروەردگار جارێکی تر کڵاوقوچێکی تر لە کووردا بێنێتەوە قەسەم بە ڕەبی ئەو کوردەی کەشانی ڕیچاردی بەشیر ڕووشان کڵاوی کورد ئەبێ قوچ بێ کە هات و شانی خۆی وەشان وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاه الشهادة منبردا مني للناصر كل بيت
هەتا یا ئەقسا لە دڵماندایە هەتا یا غەزە لە دڵماندایە هەتا یا قودوس لە دڵماندایە سپاس و پێزانین بۆ مامەسایانی بەڕێز تکایان لێکەین وتەکانیان تا کورد بێ سپاسیانەکەین دەستیان ماچەکەین ڕێزی تایبەتی ئازیزان و خۆشەویستان لەلایەن مامۆستا شەریف وەرزێرەوە وەکو هەمیشە بە قەسیدە جوانەکانی و بە هۆنراوە ڕازاوەکانی تەشریف بێنێتە سەر ستەیج و هۆنراوەیەکمان پێشکەش بکات. شفنا الشهادة بالبردم مني للمنصور كل بيت بشيخ الجراح لا إلا قصور لا إلا قصور کوردستانم دەستە خوشکی فەڵەستینی داگیرکراوە کوردستانم دەستە خوشکی فەڵەستینی داگیرکراوە هاوڕێی قودس و غەزەی خەڵتانی خوێناوە ئەی نابینن بەیەکەوە کوردستان و فەڵەستینم بروسکەیەشیان بۆ مرۆڤایەتی لێداوە مرۆڤایەتی هەموو ئینسانێک ئازادی و کامەرانی هەموو خاک و نیشتیمانێک شکۆمەندی و ئاوەدانی هیوایەتی و داوایەتی دەگەڵ مەزلوم دەبم تا سەر لە خۆم ڕاتێ دەگەم چۆنە عەزابی غەدری داگیر کرد لە خۆم ڕاتێ دەگەم چۆنە عەزابی غەدری داگیر کرد شەریعەت بۆی قەرارداوم دەگەڵ مەزلوم دەبم تا سەر لە ناو خاچی کوردستان و لە تاو خاشی کوردستان و فەڵەستین وەختە گرد دەگرم لە قەهر و داخی زۆرداران هەر ساتێ سەد کەڕەت دەمرم دڵم شەیدایە بۆ ئەقسا و بەکوڵ حەیرانی ئەو ساتەم کە بۆتە قیبلەی یەکەم و هەواری شەوڕەوی خاتەم سەراحەت قودسی پیرۆزم لە کنجەی فەخر و ڕێو ڕەمزە صلاح الدين أيوبيم لويل ديارة هر لحظة صراحة قدسي بيروزم لكن جاي فخر ريو رمزة صلاح الدين أيوبيم لويل ديارة هر لحظة لغزي عزة عزم إيمان جرأة نالا لغزي عزة عزم إيمان جرأة نالا همو عالم سري سطحي وتعجب ما ولو حالا لهم برتوني تاواني قور هيزاني جيهان خور چي وجداني كبه هزد بيونكا نفرت لظلم وزور لهم بركشت كشتار وإبادي رجيمي زايوني چي إنساني كبه دنگ بيونكا نفرت لماسوني اوي الرفزي ئەوەی ڕەفزی ستەمکاری نەبێتە ڕێبازی ژینی مسۆگەربایی پولێکن درش بوو ویژدان و دینی ئەوەی ڕەفزی ستەمکاری نەبێتە ڕێبازی ژینی مسۆگەربایی پولێکن درش بوو ویژدان و دینی خدایە نەسڕەتی ئەهلی حەق و مەزلومی دنیا دەی خدایا نصرتی اهلی حق و مظلوم دنیا دی سێبەری شومی زۆرداران لە ڕوخساری جیهان ڕادەی سێبەری شومی زۆرداران لە ڕوخساری جیهان ڕادەی وەسەلام عەلەیکم. لا يقاتلونكم جميعا إلا في قرى محصنة أو من وراء
بأسهم بينهم شديد تحسبهم جميعا وقلوبهم شتى ذلك بأنهم قوم لا يعقلون لا إله إلا الله الأقصى حبيب الله لا إله إلا الله الأقصى حبيب الله ئەمە دەبوانی بەڕێز ئێستاش سرودێک بە زمانی عەرەبی لەلایەن سرودبێژی خەڵکی وڵاتی سووریا پێشکەشەکرێت أستاذ واصف الشويكي تفضل إلى المنصة شاكرا وجودك معنا وهو يا أقصى عادتنا العزم للناصر أشرفنا الشهادة بالبرد مني للناصر. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي أنار الوجود بطلعة خير البرية سيدنا محمد عليه الصلاة والسلام، أسرى به من مكة في ليلة غراء فرقت الضلال عن الهدى، ورقى به جبريل يخترق العلا، نعم الرفيق ونعم من مد اليدا. يا ليلة المعراج، يا ليلة المعراج، كم من آية فيها وقد شهد الرسول وأكدا، فبها رأى موسى وعيسى والتقى بأبيه آدم والخليل له بدا. صلى إماما والنبيون اقتدوا، نعم الإمام ونعم من فيه اقتدى. المسجد الأقصى ينادينا والله تعالى هادينا. الله أكبر الله أكبر الله أكبر. المسجد الأقصى ينادينا والله تعالى هادينا. ورسول الله برحمته بكريم الخلق يحيينا، بكريم الخلق يحيينا. والله تعالى يقول لنا أعبادي كونوا محبينا. والله تعالى يقول لنا أعبادي كونوا محبين وتآخوا فيما بينكم والله يحب تآخينا. وتعاونوا حبا في الله وتعالوا ننسى مآسينا وتصافح أيدينا بعضا ويد الرحمن بأيدينا. الله أكبر الله أكبر. الله أكبر الله أكبر يا عرب ويا عجم. الله أكبر يدعونا قوموا لله وللدين فتعود لكم طور سينا وتعود الضفة والقدس وتسود اليوم فلسطين. الله أكبر الله أكبر. والسلام عليكم ورحمة الله. حط الكوفية على الراس
جارێکی تر سوپاسی سەرجەم لایەنەکان و چین و توێژە جیاوازەکان و هەموو ئەو ڕەنگاناکەین هەموو ئەو ئاین و مەزهەب و هەموو ئەو ڕەوتاناکەین کە لێرە ئامادەن سوپاسیانەکەین خوای گەورە پاداشتی خێری هەموو لایەکتان بداتەوە بەبێ جیاوازی دڵسۆزی خۆتان بۆ قودس سەلماندووە و خوای گەورە بیکا بە توێشوویەک بۆ قیامەتتان canımızı feda ederiz. Canımızı feda ederiz. Kuds için, kardeşlerimiz için, Filistin için, Gazze için, her ne olursa olsun biz Müslümanız. Canımızı Gazze'ye ve Kuds'a vereceğiz. کۆمەڵێک گەنج هەیە لەویا زۆر بە حەماسن دەستان خۆش بێت خەیبەر خەیبەر یا یەهود جەیش محەممەد سەوفە یەعود ئامادەبوانی بەڕێز ئێستا ژووتەیەک لەلایەن مامۆستا عەباس با جەنابی مامۆستا عەباس بفەرمێتە ئێرە الشهادة مبردة من النيل بمصر كلمة الشيخ الجراح لا إلنا قصور لا إلنا قصور أقصانا الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده تكابرجان ليه كردم وتيان أبي زور 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 كم بيه پێش هەموو شتێ برایان و خۆشەویستان ئەمەوێ پەیامێ بنێرم بۆ ئەو برایانەی کەوا ڕخنە لە ئێمە ئەگرن ڕخنەش لەوە ئەگرن ئەڵێن ئێوە ئەوان بەشداریان نەکرد لەگەڵ نەهامەتیەکانی ئێمەیە بۆ هەڵەبجە و بۆ کێ و کوێ ئێمە پێیان ئەڵێین ئێمە بیر و باوەڕێک ئێمەی کۆ کردووەتەوە ئێمە دین ئێمەی کۆ کردووەتەوە ئێمە لە مەغریب بۆ مەشریق بێ یەک پەیام و یەک ئیتیجاه و یەک شوێن ئێمەی کۆ کردووەتەوانێ رسالتنا إلى الأخوة في فلسطين السلام عليكم ورحمة الله وبركاته نحن هنا في كردستان من سليمانية العز والفخر خرجنا لنعلن للعالم أجمع ولفلسطين الحرة الأبية المجاهدة الصامدة بأننا معكم شيوخ كردستان معكم وعلماء كردستان معكم ونساء كردستان معكم وأطفال كردستان معكم وسماء كردستان معكم وأرض كردستان معكم ربنا واحد ونبينا واحد وديننا واحد ومصيرنا واحد نسير ونحييكم على وقفتكم الشجاعة ونحن معكم أيها المرابطون توكلوا على الله توكلوا على الله وسيروا على بركة الله ونحن معكم والسلام عليكم ورحمة الله وبركاته الله أكبر الله أكبر الله أكبر والعزة للإسلام عزیزان تەنها ئەم بڕگەیەمان ماوە مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا عەبدوستار قەرەداخی لە شاری کەرکووکەوە تەشریفی هێناوە عەزیەتی کێشاوە سوپاس بۆ ئامادەبوونی فەرموو جەنابی مامۆستا بۆ ئێرە لە خزمەتین بدري
بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الذي نصر عبده وأعز جنده وهزم الأحزاب وحده والصلاة والسلام على رسول الله سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين أمد بواني خوشويست بريس لم وقف جوانا لم پشگیریە پڕ لە خێر و بەرەکەتە من چەند پەیامێک ئەگەیەنم ئەو قسانەی کە من ویستم بیکەم شکور بۆ خوا هەموو مامۆستایان و برایان کردیان بەڵام چەند خاڵێکی کورد بیری خۆم و یەوە ئەخەمەوە کە زۆر زەرورە ئێمە بە عەمەلی جێبەجێیکەین. خاڵی یەکەم خوای گەورە جەلە جەلالوه ئەفەرمێ والذین کەفەڕوا بعضهم أولياء بعض إلا تفعلوه تكون فتنة في الأرض وفساد كبير. زۆر گرنگە مامۆستایان خوشکان برایان بە تایبەتی ئێمەی مسلمان ئێمەی دانیشتوانی کوردستان واز لە هەموو خلافاتێک بێنین، واز لە هەموو جیاوازیەک و دووبەرەکیەک بێنین لەسەر کەلیمەی لا إله إلا الله محمد رسول الله وەکو پێشونانی خۆمان وەکو مامۆستایان و وەکو شارەزایان و باپیرەمان سەلاح الدین لەسەر ئەم مەنهەجە جوانە هەموومان دەستی یەک بگرین پشتی یەک بگرین. ئەگەر جەنابتان ئاگاتان لێیە کافران پشتی یەکەگرن بەدەم یەکەون ئەوە تا هەمویان هاوکاری سەهیۆنیەکەن بەڕاگەیاندن بە چەک و سیلاح بە پارە و بە قووەت بە دیعایە و بە پروپاگەندا پشتگیری لێدانی مسلمانانەکەن. بۆیە با ئێمەش قەرارێ بدەین لێرەوە لەم کۆڕە مبارەکەوە با بیکەینە نوقتەی ئینطلاق وەکو مامۆسایان فەرمویان قەرار بدەین برابین پشتی یەک بگرین هاوکاری یەک بکەین دژایەتی یەک نەکەین یەقینتان هەبێ ئەو کارتە نوسڕەتی خوا بەنسیبمان ئەبێ. إن الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر ولله الحمد. خاڵی دووەم مسلمانانی بەڕێز خوای گەورە فەرمێ إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا كأنهم بنيان مرصوص. ئێمە ئەبێ بەینمان نەبێ ئەبێ کەلێنەکان پڕکەینەوە ئەبێ دوژمن زەفەرمان پێ نەبا لە بەینی خۆمانە هەتا مسلمانان یەک بوون هەتا مسلمانان بەیەکەوە بوون سەهیۆنیەت نەیەتوانی ئاوا ئیهانەمان کە نەیەتوانی ئیهانە بە بەیت المقدس بکە نەیەتوانی سوکایەتی بە مسلمانان بکە. ئەمە خاڵێکە زۆر گرنگە. خاڵی دووهەم ئەگەر لە بیرتان بێ و بیرتانی ئەخەمەوە لە ساڵی پانزەهەمی کۆچیە لە کۆتایی ساڵی پانزەهەمی کۆچیە خەلیفەی دووهەمی مسلمانان ئەمیر المؤمنین عومەری کوڕی خەتاب رضي الله عنه کە وەختێک بەیت المقدس کاتێک فەتحە کرێ ئەو شارە مبارەکە ئەو شارە ئەسیرە قەشەی ئەو کاتە دەسەڵاتداری ئەو کاتە ئەڵێ بەیت المقدس ئەوەنە گرنگە من کلیلەکەی بە هەموو کەس نادەم ئیلا بە ئەمیر و گەورەی مسلمانان نەبێ لە مەدینەی منەوەرەوە لە مەدینەی منەوەرەوە. الله أكبر الله أكبر لا إله إلا الله. لە مەدینەی منەوەرەوە حەزەتی عومەرەکەوێتە ڕێ بەو مەوکیبە جوانەی کە دێت کە هاتنەکەی هاتنێکی مێژوویە لەوێ کلیلی بەیت المقدس وەرەگرێ و تەسلیم ئەکرێ بە گەورەی مسلمانان. لەوێ حەزەتی عومەر پەیماننامەیەک ئەنووسێ لەگەڵ ئەوانەی کە لەوێ ئەژین بە هەموو ئەدیانەکانەوە بە هەموو بیر و باوەڕەکانەوە کە ناویان ناوە عهد عمر ئەو عهدة عمر ئەو بەڵێن نامەیە ئەنووسێ ماف ئەدا بە هەموو ئەدیانەکان ماف ئەدا بە هەموو ئەوانەی کە لەوێن بەڵام بەیت المقدس بە مقدسی ئەوێنێتەوە و ئەبێتە ئەچێتە ژێر دەست و کۆنتڕۆڵی دەسەڵاتی ئیسلامی مسلمانانەوە. ئێستا ئێمە هەمومان ئەڵێین سەلاح الدین باپیرەمانە بیستوتانە سەلاح الدین فەتەیەکی زۆر پێنەکەنیوە زۆریان لێپرسیوە لماذا لا نراك تضحك يا صلاح الدين فقال أستحي أن أضحك والقلال
فەرمووی لە ڕوو نایە پێ بکەنم الله ئەکبەر فەرمووی آخر لە ڕوو نایە پێ بکەنم آخر قودس داگیر کراوە آخر قودس مقدساتی ئێمەیە آخر قودس پیرۆزترین شوێنە لەسەر زەمینە دوای کەعبە و دوای مزگەوتی پێغەمبەر صلى الله عليه وسلم لەبەرەوە خۆشەویستان ئەو زلهێزانەی کە ئێستا ئێمەیان خەڵەتانوە ڕەنگە لە بیرتان بێن چەند ساڵی پێش ئێستا ئەیانوو لە ئەوروپا مافی مرۆڤ هەیە وەکو مامۆستایان فەرمویان ئێستا بڕۆن سەیری مناڵانی غەزەکەن بزانن چەنەها مناڵ لەژێر خان و لەژێر ماڵەکەی خۆیان خنکاوە و سوتاوە سەدان ئافرەت و دەیان ئافرەتی بێتاوان و بێچەک هەمووی خنکێنراوە و سووتێنراوە و کوژراوە تا ئێستا 1500 ماڵ بەسەر خاوەنەکەیان ڕووخێنراوە تا ئێستا دەیان مزگەوت لە تەبەڵەوە دەرکراوە ئەمەیە سەهیۆنیەت ئەمەیە کە باسی مافی مرۆڤەکەن من یەک ئاەتان بۆ خوێنمەوە حەزەکەم دڵی بنێ ئەم ئاەتە بۆ کێ بۆ ئەوانەی کە بە کەلیمەیەکش پشتگیری سەهیۆنیەکەن بە کەلیمەیەکش ئەوانەی کەوا پێیان خۆشەی سەهیۆنیەت سەرکەوێ بەسەر مسلمانانە خوای گەورە فەرمێ إنما ينهاكم الله عن الذين قاتلوكم في الدين وأخرجوكم من دياركم وظاهروا على إخراجكم ومن يتولهم فأولئك هم الظالمون أما قماني تانية ئەوان مسلمانانیان دەرکردووە ئەوان لەسەر عنف دەوڵەتیان دروست کردووە دەوڵەتی سەهیۆنیەت بە داگیرکردن هاتووە ئەرزی مسلمانانی داگیر کردووە ئیسرائیل دەوڵەتێکی ناشەرعیە لەسەر ئەرزی مسلمانان لەبەرەوە لەو ڕۆژەی کە دروست بووە تا ئێستا زوڵمەکە لە ئینسانیەت من لافیتەیەکم خوێندەوە معلوم ئێوەش خوێندوتانەتەوە بە خەتی ئینگلیزی ئافرەتێک نووسیوێتی ئەڵێ شەرد نییە بۆ دیفاع لە مسلمانان و لە مەزڵەمەتی غەزە مسلمان بی مادەم ئینسانی و حەزی لە ئازادیە ئەبێ دیفاع لە مەزڵومەکانی غەزە بکەی ئەبێ دژ بە شەڕی ئیسرائیل بی لەگەڵ غەزە لەبەرەوە قەزیەکی ئینسانیە ئەوە مەزڵەمەتی مەزڵومەکانە کە ئەبێ ئێمە لێرەوە هەمومان بە دەنگی بەرز بڵێین ئێمە لەگەڵ مەزڵومین نەک لەگەڵ داگیرکەر و زاڵمان خۆشەویستان بەڕاستی قسەکان هەمووی کرا بەڵام شاعری گەورەمان حاجی تۆفیق پیرەمێردی نەمەر لە شاری سلێمانی لە دوای ئەو ناڕەحەتیانەی کە بەسەر مسلمانە هاتووە ئەم شیعرە یوتووە فەرمێ ئێستاش لەسەر دین هەڵسین بۆ جیهاد صلاح الدینی کورد بێنینەیات بۆ دین تێکۆشین ئەمڕۆ وەک دوێنێ گەڕ و تەشقەڵە وازمان لێ دێنێ نحن حقیقەت مسلمانان حقیقەت ئێمە ئەو فێڵەمان لێکراوە خەریکە وامان لێکەن لە ڕوومان نەیە باسی جیهاد بکەین خەریکە نەوێرین باسی مقەدەساتی خۆمان بکەین بە ناوی ئینسانیەت و پێشکەوتن خوازیەوە ئەو هەموو زوڵمە لە ئینسانیەتە کرێ لەبەرەوە قسەکەی حەزەتی عومەر کۆتایی بە قسەکانم دێنم فەرمووی نەحن و ئەزانی چی فەرموو الله ئەکبەر الله ئەکبەر ئێمە لێرەوە خۆشەویستان ئەو کەلیمەیە دووبارەکەین و چەند دوعایەکەکەین دڵی بەنێ كاتك حزتي عمر كليلكاني ورقر فارمي نحن قوم أعزنا الله بالإسلام مهما ابتغينا العزة بغير الإسلام أذلنا الله فارمي ما أم عزتي همانا أم سركوتني همانا بهوي عقيدة وتوحيد وإيمان ويا يساجا قربيا وبمانا سركوين عزيز ومكرم بين أبي بقرينا وبو منهجي خومانو بوريبازي بيغمران خۆشەویستان ئینشاءالله ئێمە زۆر سوپاسی هەموو ڕاگەیاندنەکانەکەین ئەوانیش بەڕاستی ماندوونە ناسانە کۆڵنەدەرانە ئەم فترە دوور و درێژە ئامادەی ئەم کۆڕە بوون ئەوان لە ئێمە زیاتر ئاجریان دەسەکەوێ و سوپاسی هەموو ئەو خوشک و برایانە ئەکەین کە لەم ڕاوەستانە مێژوویە بە یەکەوە بەشداریمان کرد ئێستا بە یەکەوە هەندێک دوعاکەین ئینشاءالله بەڵکو خوای گەورە دوعاکانمان لێ قبوڵ کە
دڵنیابن لە کاتی دڵگەرمیە دوعا قبوڵە بێ لە کاتێکا کە ئینسان مەزلوم بێ دوعا قبوڵە بێ ئێمەش لەبەر خوا هاتوین مەبەستمان پشتگیری مسلمانان و مەزلومەکانە لەبەر ئەوە بەیەکەوە ئەم دوعایەکەین و جەنابیشتان هەمومان بەیەکەوەڵێن ئامین اللهم يا رحمن ويا رحيم يا كريم ويا عظيم يا نصير ويا قوي يا مغيث يا الله يا ناصر المستضعفين يا أمان الخائفين يا مهلك الطواغيت والجبروت والظالمين خويا ليدا بارينوا بنا وجوانا كانت باسم أعظمت أمهم فيها وريش فيها أمهم آفرة بحياة وحرمتا أمهم قنجد القرما أمهم راقان كارمان دون ناسا أمهم خلق خملة دلو داغلة دلو تاولة فرميسكا دا صلاة دعا من هيا خوايا تو جنديكاني أرزو آسمان بدستويا خوايا تو تيرنا بابيلت هيا خوايا تو مسلماناني لبدرا سرخست يا رحمن ويا رحيم داوال ليك انشكز بيني بدا صلاتي صهيني خوايا قوتي أن يبسني خوايا ترسي بخيت دليانوا خوايا شقو برتوازيان كي خوايا بيان كي تعبرت بو سرزمين يا ربي خوايا كوتاي بدا صلاتيان بيني خوايا مسلماناني فلسطين سركوتوكي يا ربي خوايا بزيبة من هلكانا بيتوا خوايا بزيبة مزقوتكانا بيتوا يا كريم يا عظيم يا ربي خوايا ليدا بارينوا بنا وجوانا كاني خود خوايا دعا من لقبولكي خوايا چاومان گشتكي بسركوتني مسلمانان خوايا دلمان خوشكي بسركوتني مسلمانان خوايا اما لكردستانا مظلوميتمان بينيوا خوايا اما لكردستانا دربدريمان بينيوا خوايا اما ازانين درك سوتان چنه قرصا خوايا اما ازانين دربدري وداجر كاري چنه قرصا خوايا مسلماناني غزة وفلسطين وقدس ليان قوماوا خوايا داوا ليكي مزقاريان كي خوايا سركوتويان كي يا ربي خوايا بقوتي خود بجنديكاني خود يارمتي مسلماناني غزة بي خوايا او سلاحانان كي تاقر بو سوتاني دا صلاتي صهيوني بو كتاي هادن بداجر كراني قدس يا ربي خوايا ئێمە دەسەڵاتی دوعامان هەیە و تۆش ئەمری دوعاوە پێکردوین یا ڕبی خوایە دڵمان خۆشکەی خوایە کوردستانمان ئاوەدانکەی خوایە کوردستانمان بە ئیسلام سەرکەوتووکەی خوایە ڕەحمی خۆت بقەیتە دڵی کاربەدەستەکانمانەوە ئیحترامی دینمان بگرن خوایە عیزەتی ئیسلاممان بێنیتە ناو یا ڕبی خوایە داوا لێکەین ئەم کوردستانە بە علمی عولەما بشريعة إسلام بعدالة إسلام عودان كيتوا يا ربي خوايا زليل وزبوني بردسي كافران من نكي خوايا مان كي بيك خود مان كي بيك دس مان كي بيك هز برا ماضيني ظلم وظالمان اللهم آمين والسلام عليكم ورحمة الله وبركاته عزیزان سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ڕاگەیاندنەکان سپاس بۆ زانایانی بەڕێز و ڕیشسپیان و پیاماقوڵان تکایە نمونەی جوان پێشکەشکەن هەر کەسە و لە ئاستی خۆیەوە ئەگەر دە بە ئاوێک شتێک کەوتووە لەو ناوە پاچی کەنەوە سوپاستانەکەین نمونەیەکی جوان بن دەوروبەری خۆتان پاک بکەنەوە سپاس و پێزانین بۆ دەستگاکانی ئاسایش و ئەوانەی کە هێمنی و ئاسایشی هێریان پاراستووە سپاس بۆ هەموو لایەک السلام عليكم ورحمة الله وبركاته